سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. جارێکی تر ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتان. ئەمڕۆ هەینی 11 ڕەشەمەی 1402 هەتاویە. ئەمڕۆ خەڵکی کوردستان بە نەچوون بۆ سەر سندووقەکانی دەنگدان 11 ڕەشەمە دەکەنە دیمەنێکی شکۆداری دیکە لە بزوتنەوەی شۆڕشتگیرانەی کوردستاندا. ئەمڕۆ یەکێک لە بێڕەونەقترین شانۆی هەڵبژاردنەکانی ڕژێمی دەسەڵاتدار لە ئێران بەڕێوە دەچێت. هەر لە ئێستاوە هەموو ئاماژەکان بەیانگەری ئەوەن ئەوەی کە لە کۆماری ئیسلامیدا بە هەڵبژاردن ناو دەبرێت، ئەم جاریان لەگەڵ یەکێک لە بەربڵاوترین و بێوێنەترین بایکۆت لە ماوەی تەمەنی 44 ساڵەی ئەم ڕژیمەدا بەرەڕوو دەبێتەوە. ئەم جاریان نەک هەر ڕێکخراوە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ڕژیم، بەڵکو گروپە جۆراوجۆرەکانی خەڵکی ناڕازی لە بوارە کۆمەڵایەتیەکانی وەک خانەنشینان، کرێکاران، مامۆستایان، خوێندکاران و ماڵخوراوەکان و هیتر بە دەنگی بەرز و بێباکانە دروشمی ئێمە دەنگ نادەین دەڵێنەوە. هەڵوێستی خەڵکی ناڕازی لەم دیمەنانەدا تەنیا بریتی نییە لە بایکۆتکردنی هەڵبژاردن، بەڵکو شەرمەزارکردنی بەشداریکردن لەم نمایشە گاڵتە جاڕانەیە. نمایشی هەڵبژاردنەکانی ئێستا ڕسواییەکی هێندە بەرچاوە کە تەنانەت ڕفۆرمخوازەکانیش کە بەردەوام بەشێک بوون لەو لایەنانەی کە بە گەرمی بۆی تێکۆشاون بەهۆی ڕەتکرانەوەی سەلاحێتەکەیان لەلایەن شۆڕای نیگاهبان و تەنانەت هێندێک لە نزیکترین بازنەکانی حکوومەت کە تا دوینێ لە مۆرە گرنگەکانی ڕژیم بوون و ئێستا کەوتونەتە بەر لێشاوی نوێترین و پاکتاوکردن و دوورخراونەوە بەکردەوە و ناڕاستەوخۆ بایکۆتی هەڵبژاردنیان ڕاگەیاندووە. ئازیزان، ئێمە چەند پامێکمان بۆ هاتووەوە گزارش لەسەر شارەکانە. ئێوەی ئازیزیش دەتوانن لە ڕێگای ئەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانە لە ڕێگەی واتساپەوە وێنە و ڤیدیۆ یاگەر پامێک شتێک گزارشێک لە شارەکان هەیە بۆمانی بنێن و ئێمەش لێرە بە ئاگاداری بینەرانی ئازیزی بکەین. لە شاری بانەوە پامێکمان بۆ هاتووە نووسێتی سڵاوتان لەبێت کەش و هەوای گاڵتەجاری هەڵبژاردن لێرە زۆر بێڕەنگ و سارد و سڕ لە چاو ساڵانی دیکەوە ئەستەن خەڵک بە ئاشکرا و بێترس قسەیان پێ دەڵەن و دەوری ستادەکانیان چۆڵە و خۆشیان بە شەرمەوە چاو لە خەڵک دەکەن، جورئەت ناکەن کاغەزێک بدەن بە خەڵک. تاقە یەک ئەکس و کاغز بە ماشێنێکەوە نییە، تەواوی پۆستەر و کاغز و بەنێرەکان دراوە و لە چەندین دێهات و شار وەکو ساوان و ئارمردەکە چوون تەبلیغات بکەن ئیجازان نەدان لە ماشێنەکە بێنە خوارێ. پیرەپیاوێک لە ساوان ئەڵێ بەو بێهزاد ڕەحیمیە وەختێک کۆڵبەر ئەکوژراوە لە مەجلس فەرمایشت ئەفەرموو کە کۆڵبەرەکان لە بانەوە فەقەت ئەسلحە و مەشروب ئەهێنن، بڕۆ باڵەکانیان بۆ پێشێنە و با خەڵاتت کەن. هاوڕێتان فوادی 94 لە بانەوە. زۆر سپاس بۆ هاوڕێ فواد، دەستە خۆش بێت و هەر بژی و ماندوو نەبی، زیاتر ئاگادارمان بکەی لە ساعتەکانی داهاتوودا. چەند خەبەرێکشمان بواتوە دیارە بڵاوکردنی تراک لەلایەن کچانی شۆڕشگەر لە سنەوە بووە بەپێی ئەو هەواڵانی کە بەدەستمان گەیشتووە. ڕۆژی پێنجشەممە 10 ڕەشەمە کچانی شۆڕشگەری سنەوە بایکۆتکردنی هەڵبژاردنەکانی ئەمڕۆ لە نێو گوڵان و شقامەکانی سنە تراکتیان بڵاو کردوێتەوە. کچانی شۆڕشگەری سنە لە تراکتەکانیاندا داوان لە خەڵکی کوردستان کردووە بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری هەڵبژاردنەکانی مەجلسی کۆماری ئیسلامی بایکۆت بکەنەوە بە هیچ شێوەیەک نەچنە سەر سندوقەکانی دەنگدان. بانگەوازێکیش لەلایەن خانەنشینکراوان و کارمەندانی زانیاری پزیشکی کوردستان بۆ بایکۆتی هەڵبژاردن کرابوو. بەپێی هەوڵانی کە بەدەستمان گەیشت بوو ڕۆژی پێنجشەممە خانەنشینکراوان و کارمەندانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان لە ڕاگەاندنێکدا داوان لە خەڵکی کوردستان کرد پەیوەست بە بانگەوازی بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی بن و هەڵبژاردنەکانی ڕژیم تەحریم بکەن. لە بەشێکی ئەو ڕاگەیاندنەدا هاتووە هەڵبژاردنەکانی ڕۆژی 11 ڕەشەمە واتە ئەمڕۆ هەڵبژاردنێکی فەرمایشیە و دەنگی ئێمە ڕووخانی کۆماری ئیسلامی و سەرکەوتنی وزوتنەوەی ژن ژیان ئازادیە داوا لە تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا دەکەین پەیوەست بە پرۆسەی ڕووخانی کۆماری ئیسلامی. گاڵتەجاری هەڵبژاردنەکانی ڕژیم خیانەتە بە خوێنی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرخۆدانی خەڵک، ناڕزایەتی و وچنەوەی وشەی نا بە کۆماری ئیسلامیە. لە بەرامبەر شەپۆلی وتنی نا کۆماری ئیسلامی وەستاوە و هەوڵ ئەدات یاسا و کولتوری خەم و ماتەمین، حیجاب و ئیجباری، کۆیلایەتی و سەرکۆت، قەتڵی ناموسی و ئێعدام و ترۆر
شەلاق و دەستڕێژی سێکسی و ئەشکەنجە بەسەر کۆمەلگادا بسەپێنێت. ئێمە چالاکانی خانەنشینکرا و کارمەندانی زەحمەتکێشی بەشی دەرمان پێداگرین لەسەر بەرەو پێشبردننی بزوتنەوەی ژینا و بایکۆتی هەڵبژاردنیش بە کافی نازانین کۆماری ئیسلامی دەڕوخێنین. بەڵێ نێوان ئێمە و ئێوە دەریایەکی خوێناویە و وەڵامی ئێمە تەنیا یەک وشەیە، ئەویش نایە. پامێکی تریشمان لە شاری سەقزەوە بە تۆلسێتی سلااو ڕێز بۆ تلوزیۆنی کۆمەڵا من هاوژین لە شاری سەقز وەک لاوێکی شاری سەقز داوا لە تەوای خەڵکی بە شەرەفی کوردستانەکەین کە بەدانیشتن لە ماڵەوەکە هەروەک تا ئێستا من بینیمە خەڵک زۆربیان لە ماڵەوە دانیشتن و شەقامەکان چۆڵن، هەر لە ماڵەوە دانیشتن و بە ڕژیمی جنایەتکاری جمهوری ئیسلامی بە بایکۆتێکی تەواو بقەینە سەر ئەم هەڵبژاردنە کە بەناو هەڵبژاردنە گاڵتەجاڕیە. زۆر سپاس بۆ هاوژین. پێم وابێ ئێستا هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەسەر هێڵدایە ئەگەر بڵێ ئەم کاسەت زۆر سپاس بەوەی کە بەشدار بوون لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆماندا. سڵاو ڕێز بۆ ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و خەڵکی کوردستان کە بە نایەکی تر خەریکن کۆماری ئیسلامی دیسان ئەخەنەوە بیر ئەوەی کە لە کوردستان جێگا شوێنێکی نییە. زۆر سپاس بەخێر بێ هەوڕێ ئەسعەد، دیارە خۆتان ئاگادارن لە ماوەی ئەم چەند هەفتەی ڕابردوودا کۆماری ئیسلامی زۆر سیاسەت و تاکتیکی بەکارهێنا بۆ ئەوەی کە خەڵک بخاتە سەر سندوق و بەناو ئەم گاڵتەجاڕی هەڵبژاردنە بەشداری بکرێت. ئێوە ئەم یەکەمین هەڵبژاردنە دوای بزوتنەوەی ژینا چۆن ئەبینن؟ دیارە حتمما زانیاریشتان هەیە لەسەر کوردستان و جۆرێکەوە چەند پامی کە خوێندومەتەوە خەڵک زۆربیان لە ماڵێن ستادەکان و ئەو شۆنانی کە سندوقی دەنگدانیان داناوە زۆر چۆڵیشە. سەرەتا دوای ئەم یەکەم هەڵبژاردنە دوای بزوتنەوەی ژینا ئەمان پێ بڵێ دوای زانیاریمان پێ بدەیت. بەڵێ سەرەتا ئەگەر ئیجازەم بدەیت دوو هەواڵم هەیە کە هەڵسوڕاوانی خۆمان هەڵسوڕاوانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە ناوە نردویانە بیخوێنمەوە بۆت. یەکەمیان هەواڵێکە لە شاری سنەو کە هەر لە سەرەتاکانی دەستپێکی بێسلاح کرد یا کردنەوەی دەرگاکانی ناوەندەکانی بەناو دەنگدانەوە وەک خۆشتان لە تەساویری تازەی شاری سنەوە بڵاوتان کردە و لە بەرنامەکە باسی ئەوەکەن کە بەشداری لە ئەو ناوەندانە هەروەک لە فیلمەکانە دیارە تقریبا کەس نابیندێت و ئەمە نیشانەدات کە بەڕاستی بەتایبەت لە شاری سنا خەڵک عەزمیان جەزم کردووە کە ئەم بەناو هەڵبژاردنە بایکۆت بکەن. و هەواڵێکی تریش لە مەریوانەوە هەست کە هەوڵمدا کە فیلمەکانی بنێرم بۆ هاوڕێیان کە هیوادارم دەستانی گرت بێت. ئەویش هەر باس لەوە کات کە لە مەریوانیش بە هەمان شێوە و ئەو هاوڕێیانە زۆر پشتگەرمن و دڵیان بەوە زۆر زۆر گەرمە کە ئەمڕۆ بە تاکید وشەی نا بە کۆماری ئیسلامی و نە بە گاڵتەجاڕی هەڵبژاردن بەناو هەڵبژاردن لە ئێران جواب بدرێتەوە بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی. بەدوای ئەو دوو هەواڵە ئەگەر بمەوێ باس لەسەر ئەوە بکەم کە ئەم ڕژیمە جنایەتکارە یعنی ئەتوانین بێژین لە ئەوجی حماقەتە، لە ئەوجی بێبنەمابوونە، لە ئەوجی شکست و ڕەزالەتە دێت بە دوای ئەوەی کە نزیک بە 1 ساڵ لە شەڕێکی دەستە و یەخە لەگەڵ خەڵکێکە کە لە ئاستی ملیۆنیا بەم ڕژیمەیان وە تۆمان ناوێ تۆ ڕژیمێکی جنایەتکاری، تۆ دژی ژنانی، تۆ دژی کرێکارانی، تۆ دژی سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئێرانی و تەنها و تەنها هەدەفی ئێوە وەکو ڕژیمی کۆماری ئیسلامی کۆکردنەوەی خوێنی جوانانی خەڵکی ئێرانە و تێرکردنی سکی خۆتان و پڕکردنی گیفانی
بەچکە مشکەکانتانە لە ئەوروپا و لە ئامریکا و لە کانەدا کە بەکردنەوەی گەورەترین کۆشکەکان لەسەر خوێنی جوانانی خەڵکی ئێران بەڕێوە ئەبن و لەم شرایەتە ئەم ڕژیمە لە ئەوجی حەماقەتە دێ هەڵبژارد بەناو هەڵبژاردنێک بەڕێوە ئەبات. یعنی ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر باش ئەزانێت کە هیچ بێسلاح لەناو خەڵکە هیچ جێگە و پێگەیەکی نییە، خەڵک اعتمادیان بەم ڕژیمە گەیشتووەتە سفر، بە دوژمنی ڕاستەقینەی خۆیان و مناڵەکانیان و بنەماڵەکانیان و سفرەکانیان و وەزعیەتی ژیانیان ئەزانن و پێشتر کە ئەسڵان ئەتانم بێژم لە دەورەگەل پێشترا کە لە عوامڵێکی خۆی ئستفادەی ئەکرد بۆ ئەوەی کە خۆڵ و خاک کاتە چاوی خەڵک و هەوڵ بدات کە بەشهایەک لە خەڵک لە شارەکان بکێشێتە سەر سنۆخەکانی دەنگدان بە هەڕەشەکردن لیان بە وعدە و وعیددان پیان هەموو ئەمانە ئەو کاتە خۆب کەسانێک گەیانتانی تەوجیهاتێ بۆ لە شناسنامەیانەوە بگرە لە وەزعیەتی ژیانیانەوە لە هەر شتێکەوە بگرە بیان هێنایەتەوە ئەمڕۆ بۆ تاکێکی خەڵکی کورد بۆ تاکێکی خەڵکی کوردستان لە هەر شار و گوندێکی کوردستانە کە بیبینی جێگەی شەرمەزاریە جێگەی شەرمە کە بڕوات ڕەئی بدات بە ڕژیمێکی جنایەتکار کە مناڵی دراوسێگەی کوشتووە، بڕوات ڕێی بات بە ڕژیمێکی جنایەتکار کە لاوانی وڵاتەکەی کوشتووە، بڕوات ڕێی بدات بە ڕژیمێکە بە هەزاران گەنج و پیر و خەڵکی ئازادی خوازی لە زیندانەکانیان ڕاگرتووە، ئەشکەنجەیان نەکات، ئیعدامی بێسلاح نمایشیان بۆ تەرتیب ئەدات، کارەکە لەسەر ئەعساب و ڕەوانیان هەڕەشە لە خانەوادەکانیان ئەکات و هەموو ئەم شتانە. ئەمە لە بواری ناوخوا لە ئاستی نێونەتەوەییشە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەیەوێت بە ئەم نمایشکەلە دەورێکی تر سابتی کات بەم ئاغەگەل خۆیە بەم کەسانێکە هەن سەریەوە هەوڵەدەن بۆ پاراستنی و پیان وایە هێشتا ئەم ڕژیمە ڕژیمێکە کاتانی گیفانی ئەوانی پێ پڕ بکاتەوەوانە کە لە لای ئەوانی شەو ئاعتبارێ بۆ خۆی بسێنێ، بەڵام تەنانەت ئەو ئاعتبارەشی نەماوە. یعنی فەرزکە لە وڵاتانی دەرەوە ئەگەر جاران ئەیتوانی بە وعدە و وعیدگەلێ یان بە ئاسانکاریگەلێ بۆ ئەو کەسانەیە کە لە وڵاتانی دەرەوەی ئێرانە ئەژین یان بە هەڕەشەکردن لیان سوء ئیسفادەیان لێ بکات، ئەم ساڵەوەشی نەماوە و تەنانەت ینی بووەسە جێگای تەمەسخوری ناوەندە نەتەوەییەکان و ئەمە ئەگەر بمەوێت بە کۆکراوەیی باسی بەگشتی ئەم هەڵبژاردنەی دوای شۆڕەشی ژنجیان ئازادی بکەم، ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی خۆی خستووەتە تاقیکردنەوەیکە و کە سوور دۆڕانی خۆی تێدا بینێت. ئەنە تەنانەت نەیتوانیوە کە ئەوانەی کە سکیان تێرەکە ئەوانەی کە هەموو مانگێ جیکە لە حسابی بانگەکانیانەوە تێوپوڵە کاتە ناو بەسلاح حسابەکانیانەوە تەنانەت نەیتوانی بشێت بەرچاو لەوانە ڕازی بکە چ بێ بە منۆ توێ کە دراوسێگەمان مناڵەکەیان ئیعدام کردووە و تەنانەت شوێنی ئەسپەردەکردنەکەیان پێنەوەتووە، دەنگدان بەم جنایەت کارگەلە شەریک بوونە لەگەڵیان. کاک ئەسعەد خۆت ئاماژەشت پێدا بەڕاستی کۆماری ئیسلامی دەستی تاوە لە خەڵک شۆردۆتەوە، خۆشی ئەزانێ 75% ئەم خەڵکە دژی ئەم دەسەڵاتی ئیسلامیەیە. ئێوە پێتان وایە دوای ئەم شانۆگەری هەڵبژاردنە پەیوەندی نێوان خەڵک و حکوومەت چۆن دەبێت؟ ئەگەر بمەوێ بەڕاستی چونە نیگەرانی ئەم بەشداریکردنە نییە، بۆشی گرنگ نییە، نیگەرانیەکانی شتێکی ترا. بەڵێ ئەزانی ڕژیمی کۆماری ئیسلامی وەک لە بەشێک لە قسەکانی پێشتریش ماوەتم تەنانەت لە لایەکانی ناو خۆیە سەلب اعتماد بووە. یعنی تۆ سیرکە ئەمە چ ڕژیمێکە کە بە درێژایی مێژووی خۆی هیچ کام لە سەرۆک کۆمارەکانی سەلاحیەتیان نەبووە بۆ دەورێکی تر بە ئیسلاح خۆیان هەڵبژێرنەوە.
ڕژیمێکە بە چەندین سەر و کۆماری لە سەلاحیەت کەوتوو، ڕژیمێکە بە خێڵێکی بەرچاو لە وەزیری لە سەلاحیەت کەوتوو، ڕژیمێکە بە خێڵێکی زۆر بەرچاو لە نوێنەرانی بەناو مەجلسی کۆماری ئیسلامی کە هەموویان لە سەلاحیەت کەوتون لەلایەن خۆیە و تەنانەت ئەم جارە کەسانێک لەمانە بۆ حفزی ماڵ و موقعیەت و نازانم وەزعی خۆیان لە ناو خەڵکا کە نەکەونە بەرقین و نەفرەتی خەڵک، مەوازایەکی زۆر ئاوەکیان گرت کە مەسەڵەن بە شەرمە و باسی چتاییانەکرد، تەنانەتەوانەشیان حەسب کردووە. یعنی ئەوانەی کە لەم دەورە دێنە سەرکار، ئەوانەی کە لەم دەورە لەلایەن جمهوری ئیسلامیە و منتەسەب ئەبن بە پۆستهایەکیان، ئەوانەیە کە گویان ئەگرێت لە ئەم سنۆقە چۆڵگەلەوە ئەیان هێنێنێتە دەرەوە، کەسانێکن کە لە 100% موافقی قەتڵ عامی خەڵکن، موافقی ئیعدامن، موافقی ژن کوشتنن، موافقی نەدانی حەقدەستی کرێکارانن و موافقی بێ ئەملاو ئەولای ستاد و ناوەندە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامین. کەسانێکن کە پێیان وایە ئەرێ دەبێ پوڵ و حەقی ژیانی خەڵکی ئێران ببدرێت لە وڵات گەلترا خەرجی تەرۆریزم بکرێت، خەرجی جنایەتگەلی جەنگی بکرێت. کەسانێکن کە پێیان وایە ئەرێ معتەرزین دەبێ ئەعدام بکرن کە ببێ بە دەرسی عبرێت. یعنی کەسانێکن کە لە هەر چەشنە خصوصیەتێکی ئینسانی و خصوصیەتێکی بە ئیسلاح مرۆڤ دۆستانە بێبەرین، یعنی کەسانێکن کە ئینسانیەت لە وجودیانە نەماوە. یعنی کەسێکە بینی بێتی ئەم ڕژیمە لە ماوەی 1 ساڵ شۆڕشی ژنجیان ئازادیدا چی بەسەر خەڵکا هێناوە، بە چ ڕوویەکەوە خۆی کاندی دەکا. من ڕووم زیاتر لەم کەسانەسە کە لە کوردستان دیارە فەرق ناگا، ئەمانە زمانەکانیان کوردیە بەڕاستیە گینا، ئەمانە هەر هەمان قاسم سلێمانیەکانن، هەر هەمان نازانم خەعانیەکانن، هەر هەمان، هیچ فەرقێکیان نییە. باشە، هیچ فەرقێک لە نێوان ئەوەی وا دێ لە مەیدانێکی شاری سەقزا، لە مەیدانێکی شاری بانا، مەریوانە، سنا، مەهاباد، بۆکان، هەر کام لە شارەکانی کوردستانە جورئەت ئەدات بەخۆی بە خەڵک بڵێ ڕەئی بدەن بە من کە ببم بە نوێنەری کۆماری ئیسلامی، ئەمە بێشک جنایەتکارە، بێشک. یعنی ئەگەر کەسێکیژە کە ناخواستە نائاگاهانە پێوا بووە کە بە ئیسلاح خۆی پێ وایە ئەڕوات و دفاع ئەکات لە لایەهایەک لە بە ئیسلاح کەسانێکە ئەو پێ وایە مەسەڵەن ئەتوانێت دفاعیان لێ بکات، سەرمایەگەیان بپارێزی، ماڵەکەیان بپارێزی، ئەمەیان بۆ بکاوەیە ئەویان بۆ بکە. ئەمە کڵاونیانە سەر خۆیکی بێ ئەملا ئۆلایە. لە ناو ئەمانە نە باش هەیە، نە باشتر، نە خراپ هەیە، نە خراپتر، هەمویان شەریکی جنایەتێکن کە کۆماری ئیسلامی کردوویە. یعنی تواشاکە سەدان دایک لە شارەکانی کوردستانە ئەمڕۆ چاوەڕێ ئەوە ئەکەن کە غیرەت و عەزم و ئیرادەی خەڵکی کوردستان جارێکی تر ببینن. ئەمڕۆ سەدان دایکە پیانیان وتووە بۆتان نییە تەنانەت سەردانی یەک بکەن، بۆتان نییە لە ماڵەکەتان بێنە دەرەوە، بۆتان نییە هەواڵی گۆڕی کچ و کوڕەکەتان بپرسن کە بەدەستی ئێمە ئیعدام کراوە. چاوەڕێ ئەوەن کە ئێمە بە بایکوتکردنی ئەم سندۆقانەی ڕژیم دڵی ئەوان خۆش بکەین. یعنی ڕاوەستان لە کناریەکە بۆ بەرانبەرکێ لەگەڵ جنایەت ئەوەی کە بە عەزم و ئێرادەیەکی قەویە و بێسین کەوا بوو. باشتری من پێم خۆش یەک شت بێژم بەڕاستی، ئەوانەی لە کوردستانە کە باسییانم کرد کە جورئەتیاندا بە خۆیان هەڵبژێرن، هەل لێرەوە گویان لێبێ خەڵکی کوردستان لەوان خۆش نابێ، لەوان ناگوزارێت، جارێک ناتوانن بیانە و بێنەوە بە خەڵ بێژن ڕۆشتین سیب زەمینی لە 50,000 تمەنەوەکەینە 49,000 تمەن بۆتان، لەو خەوەرگەلە نییە. ناتوانن بڕۆن بێژن دولارمان 1 تمەن هاوەر دەخوارەوە، ناتوانن بڕۆن بێژن مەسکەنتان بۆ دروستەکەین. بەینەڵات جمهوری ئیسلامی ئەرێ هەمیشە دوای هەڵبژاردنەکان وعدەدا کە
بۆ هەر کەسێ سەقفێک لەبان سەریە و دروست کات بەڵام ئەو سەقفە لە قەبرستانەکان لەبان سینەی جوانەکانمانەوە دروست ئەکات نەڕوین نەهێڵین کە بەڕەئیدان بەم جنایەتکارگەلە نەهێڵین قەبری زۆرتر پڕەو بێ لە گەنجانێکە دەیان و سەدان ئاوات و ئارەزویان هەیە لە کەسانێک کە ئەتوانن ببن بە دینەمۆی دروستکردنی ژیانێکی باش بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان کەوابوو ئەم جنایەتکارگەلە با بزانن پیان وانە بێ هەر ئەمەیە کە بە ئیسلاح ئەمڕۆ لەم وەزعیەتی سەرکوتا توانیویانە چوار کەس بە دەوریانە و کۆبکەنەوە و تێریان کەن و نازانم چوار قەران خەنە گیفانیان بیکەنە سەگی دەوروبەری خۆیان بزانن ئێوە مەورد هەڕەشەی ڕاستە و خۆی خەڵکی کوردستانن خەڵکی کوردستان لێتان خۆش نابێت دوایە بە داوای لێبردن و نەمزانی و زۆریان لێکردم و نەڕۆشتایم کارخانەکەمیان ئەبەست و نەڕۆشتایم مەتەبەکەمیانە بەست و ئەمەیان لێ مەکرد ئەوانە خەڵک قبوڵی ناکات لێتان گوێ بگرن ئێوە خەریکن لەگەڵ خوێنی جوانان و خەڵکی ئازادی خواز و شۆڕشگێر لە کوردستانە خەریکن لەگەڵ ئەوان لەسەر ئەوان معاملاکەن ئەم معاملەتان بێجواب نامێنێتەوە. زۆر باشە کاگە سەد من پرسیارێکم نییە خۆتان ئەگەزانن ئاماژتان بە خاڵێکی نەوتراو نەکردووە فەرموو. چەند شتی زۆر بچووک هەیە گەرەکمە بێژم لە خەمەتە یەکەمیانەوەی کە یان ڕوو بە بینەرانی ئەم بەرنامەیە بەڕاستی ئێمە بە درێژایی شۆڕشی ژنجیان ئازادی خوێنماندا جوانەکانمان ڕۆشت نەزیندانەوە ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە ڕێز بگرین لە یاد و خۆشەویستی قارەمانترین ڕۆڵەکانمان کە لە جەریانی ئەم خیزشە گیانیانیان بەخت کرد و سەر گۆنای دایک و باوکەکانیان سوور بکەینەوە بە نەڕۆشتنمان ئەمڕۆ ئەو ڕۆژەیە و داواکەم لە سەررجەم خەڵکی کوردستان دیارەوە ئێستا من لە چەند ڕێگە و هەر بەردەوام تەماس و پەیوەندیم لەگەڵایە حتمما بە زووی دیسانەی گوازمەوە بۆ ئێوە بەڵام هەر دیسان داواکەم لە وەکو بێسلاح ئەو کەسانەیە کە بەردەوام لەگەڵ ژمارە تەلەفۆنەکانی تەشکیلاتی نەهێنی کۆمەڵە تەکش ارتباتیان هەیە ژمارەکان پێشتر بڵاوە بووە ئێمە هەمومان لەسەر خەتین ئامادەین هەر هەواڵ و خەبەرێک هەبێ بە مەحزەمەی دەست ئێمە بگرێت دەست هاوڕێیانی تەلەڤیزیۆنیش ئەگرێت داواتان لێکم پەیوەندیەکانتان درێژە پێ بدەن بە حفز و ڕعایەتی ئەمنیەتی خۆتانە و ئەمڕۆ من هەر لە ئیسە و ئەو بەڵێنە ئەدەم با لەسەر ئیشم کەفێ لەم قسەگەلا بەڵام ئەو بەڵێنە ئەدەم ئەمڕۆ ئێمە سەرکەوتنێکی گەورە بەدەستێنین وەکو خەڵکی کوردستان ئەمڕۆ کۆماری ئیسلامی ئەکەینە کونە و پێ ئەڵێن کە هاتنە دەرەوەت و ڕووکردنت لە خەڵکی کوردستان تەعتێڵە ڕژیم بۆیە ئەم بەناو هەڵبژار نێخسوەتە جمعە ئەزانێ کە پێ ئەبەستێ ئەزانێن کە تەعتێڵە کرێ پێ دەستان خۆش پێ و ماندوو نەبن ئێوەیش من هەم ئەگەر هەر کاتێ پێویست بوو دیسانەتوانم بێم ئەو ڕاپۆرتانەی کە دەستمانی گردووە پێتان ڕاگەێنم حتمما لە درێژەی بەرنامەدا ئەگەر بوو دووبارە دەچێنینەوە سەرهێڵ و دوای زانێرەکانمان پێ بدەیت زۆر سپاس بۆ هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بەڵێ هاوڕێیانی ئۆتاق فەرمان پێمە ڤیدیۆیەکیان ئامادە کردووە لە شارەکان بۆیان نردوین من نازانم کام شارە بچین ئەم ڤیدیۆیە ببینین دواتر زینەوە قسمەتە.
بەڵێ ئازیزان ئەم ڤیددیوانی کە ئێستا بە دەستمان گەیشت شاری سنەی سەربەرز و مەریوانی خۆڕاگر بوون. سپاس بۆ ئەو ئازیزانی کە ڤیددیوەکانیان بۆ ناردوین. بپێی ئەو هەواڵانی کە بە دەستمان گەیشتووە، ڕۆژی چوارشەممە هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردوتە سەر گوندی هەنجیران و دوو هاوڵاتیان بریندار کردووە. هێزەکانی سوپای پاسداران بەبێ هۆکار و بە شێوەی وەحشیانە هێرشیان کردوتە سەر دانیشتوانی گوندی هەنجیران و ماڵی خەڵکیان داوەتە بەر دەسڕێژی گولە. دوو کەس بەناوەکانی عەزیز بارخودا و مهدی بارخودا بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. ئەمە خەبەرێک بوو کە ئێستا بە دەستمان گەیشتووە. بەڵێ هاوڕێیان وتاق فەرمان ئەگەر بتوانن هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بێنە سەر خەت لەسەر هێڵە. بەڵێ ئەم کاتت باش هاوڕێ ئاکۆ بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەشداریت. ئەم کاتت باش هاوڕێ ئەمیر، سپاس بۆ زەحمەتەکانتان، سپاس بۆی کە ئەمڕۆژ بە پرۆژانی ڕابردوو سایتان کردەوە هەوڵتان داوە کە ڕۆماڵی هەواڵەکانی تایبەت بە بایکۆتی لە هەڵبژاردن لە ئێران و کوردستان کرد. ڕێزەسڵاوی خۆم بنێرم بۆ بیلەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش، جارێکی تر دەستخۆشیان لێ بکەین بۆ ئەو هەڵوێستە سیاسیە، بۆ ئەو هەڵوێستە شۆڕش گێڕانەی کە ئەمڕۆژ دژ بە کۆماری ئیسلامی بە دانیشتن لە ماڵەکانیان و چۆڵکردنی سنووقەکانی دەنگدان دژ بە کۆماری ئیسلامی هەڵوێستیان کرد. ئەمڕۆژ 11 ڕەشەمەی 1402 با فەرامۆش نەکەین. ئەمڕۆ چووە ناو ڕۆژێکی مێژوویەوە، چووە ناو ئەو ڕۆژانەی کە تۆمار دەکرێت وەک ڕۆژی خەبات دژ بە کۆماری ئیسلامی. بە خزمەتانە. ڕێوە دیارە هاوڕێیانمان لە بەشی ستۆدیۆ کێشەی تەکنیکیان بۆ هاتووەتە پێش. هاوڕێ ئاکۆ، هاوڕێ ئەمیر ببوون فەرموو. بەڵێ داوای لێبوردن دەکەم ئێمە کێشەیەکی تەکنیکیمان بۆ دروست بوو. داوای لێبوردن لە بەڕێزشان و لە بینەرانی ئازیزیش دەکەین. هاوڕێ ئاکۆ، هەر وەک خۆشتان لە ڤیددیۆکاندا بینیتان شاری سنە و مەریوان ڤیددیۆی کەشمان بەدەست گەیشتووە، هاوڕێیانی بەشی مونتاژ خەریکن ئامادەی دەکەن و چەند پامێکشمان لە بۆکان و لە بانەوە بۆ هاتبوو. دیارە ئەو جۆرەی کە باس دەکرێت شار چۆڵە و کەسیش بۆ ئەو شتۆنانی کە سندوقی دەنگدانیان داناوە نەچوە بەر ستادەکان هەموو چۆڵن و جۆرێک کە لە بانە خەبەریان پێداین. هیچ کەس هەتا جورئەت ناکە ڕسمی یەکێک لەو کاندیدانش بە ماشینەکانیانە بدەن. پێمان باشە ئێوە دوایین زانیاری ئەگەر بکرێت لەسەر شارەکانی کوردستان بێمەش و بە بینەرانی ئازشی بدەیت کە تا ئێستا چۆن بەڕێوە چووە ئەم گاڵتەجاڕی بەناو هەڵبژاردنە.
هەروەکو ئاگادارن لە ڕۆژان و مانگانی ڕابردووە زۆربەی کاربەدەستانی کۆماری ئیسلامی هەوڵیاندا کە خەڵک کێشنە پای سنوورەکانی دەنگدان و بە قەولی ئێوە لەم شانۆگەریە بەشداری بکەن و ئەمە بکەنە جارێکی تر نمایشی مەشروعیەتی خۆیان ڕوو بە ئەفکاری عمومی، نیشانی بدەن کە ئەمە دەسەڵاتە ئەگەر کەماکان خەریکی حکومڕانیە، کەماکان خەریکی دەسەڵاتداریەتیە، نە لەبەر سەرکوب و خەفەقان و ئیعدام و ئەشکەنجەی نەیارانی خۆی، بەڵکو مەشروعیەتی خۆی لە ئەکسەریەتی کۆمەلگای ئێران و کوردستان وەرگرتووە. ئەمڕۆ خەڵکی ناڕازی لە ئێران و کوردستان جارێکی تر ڕوو لە ئەو کەسانەی کە قازانجێکیان لەمانەوەی دەسەڵات نییە لە ئاسی دنیا، ڕوو لە کۆمەڵگای نێونەتەوەی، ڕوو لە ئەفکاری عمومی و لە نەهادهای حقوق بەشەری، ڕوو لە هەموو بیرێکی ئازادی خواست کە ئەم دەسەڵاتە ئەگەر ماوەتەوە لە حکوومەتدا، ئەگەر ماوەتەوە نەک لە بەربوونی فەزایەکی دموکراتیک و بە هەڵبژاردنێکی ئازاد لەلایەن خەڵکەوەی، بەڵکو هەروەکو ساڵانی ڕابردووش لەبەر ئیسفادەکردن لە ئەبزارهای سەرکوب و خەفەقان و ئەو فەزا دیکتاتۆریەیە کە زاڵی کردووە بەسەر کۆمەڵگایە. خۆتان لە هەواڵەکان هەم بە ڤیدۆ هەم بە هەواڵێش بڵاوتان کردوەتەوە تاو جێگەی کە بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە، تاو جێگەی بەدەست سەر تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەیشتووە، بێڕەونەقی چۆڵبوون ستادهای انتخاباتی لەلایەن شوعبەهای انتخاباتی لەلایەن خەڵکەوە ڕووبەڕوو بوونەتەوە. 290 نمایەندە هەڵەبژێردرێت بە حسابی کۆماری ئیسلامی ئەمڕۆ کە بچنە ناو مەجلیسی شوڕای ئیسلامی و تقریبا 88 نمایەندەش بۆ مەجلیسی خودرەگان. لەناو ئەم کاندیدا نزیک 14,000 کاندید هەیە، لەناو ئەمانە یانەوە 290 نمایەندە بخەنە ناو مەجلیسی شوڕای ئیسلامی لە 90,000 شوعبەی ئەرزێڕەی. لەناو ئەکسەری ئەم شوعبە ڕەئیانە هەتا ئێستاش کە ئێم من و تۆ پێکەوە قسە دەکەین، جگە لەو شوێنانەی کە نزیکن لە نەهادهای ئەمنیەتی، جگە لەو شوێنانەی کە نەهادهای ئەمنیەتی و ئۆرگانهای سەر بە ڕەژیم قەرەباڵەخیان کردبێت، ئەویش نەک زۆر، نە لە سەفهای درێژ و توولانیە، بەڵکو لە جەمعیەتها و مەحافلی بچووکە بەقیەکەی قەریبە ئیتفاق چۆڵە. بەتایبەتی ئەوەی کە ئێستا ئێمە زیاتر هەواڵەکانمان بەدەستەگات لە شارەکانی کوردستان لەگەڵ بانە کە قسەمان کرد بە تایبەتی ئەنگوو تەنانەت کەسوکاری خودی ئەوانەشی کە بەربژێرن بۆ نوێنەرایەتی مەجلس ڕوویان نایە بچنە ناو ستادی انتخاباتیەکانیانەوە، هەروەک کە خۆت باست کرد ڕوویان نایە تەبلیغیان بۆ بکەن. لەم چەند ڕۆژەی ڕابردووە نەهادهای مەدەنی و حقوقی بەشەری لە ناوخۆوە، دایکانی دادخواست، بنەماڵەی گیانبەخکردووان، فعالینی مەدەنی، تەنانەت زیندانیانی ناو زیندان، ئیوین، مەشهەد، قزل حەسار، ئەوەی کە بە شێوەیەک توانیوتی دەنگی خۆی بەنامە بە تەلەفۆن بە هەر شتێک بگەێنە بە خەڵک توێرنە لەم شانۆگەریە بەشداری مەکەن و مەبنە ئالەتی دەستی کۆماری ئیسلامی بۆ مەشروعیەتدان بەخۆی، باسی سادەی سیاسیتان لێ نەکرێت. هەموو ئەمانە شەرمێکی دروست کردووە، تەنانەت بۆ کەسانشی کە زۆر ئاگاداری مەسایلی سیاسی نین، ئەو گەنجانەی کە ئەمڕۆ 11 سفەند بوونەتە 18 ساڵ و حەقیان هەیە کە لە هەڵبژاردنەکان بەشداری بکەن، بۆ ئەوانیش بە شێوەیەک فەزا عمومیەکە ئەوەندە عەلەیهی ئەم هەڵبژاردن و بایکوتەیە ڕوویان نەهاتوە تا ئێستاش بچنە پای سنووقەکانی دەنگدان. من دڵنیاتانەکەمەوە لێرەوە ڕایەگەێنین بازاڕی انتخابات و هەڵبژاردن ئەوەندە بێڕەونەخ و سار دەبێت کە ئێوارە دواکاتی هەڵبژاردنەکان چەند جار درێژەکرێتەوە، وەکو ساڵان ڕابردوو، وەکو هەڵبژاردننی مەجلس و کۆمەڵەکانی ڕابردوویان کە ئەگەر لەگەڵ بێڕەونەقی هەڵبژاردن بەڕۆڕوە بوون
بۆ چەندین جار بەڵام بە بەهانەیەوەی کە فریانەکەوتون سنووقەکانی دەنگدان ئەوەندە قەرەباڵە بووە حتمما لە ئێستاوە خەریکن سناریۆی بۆ دروستەکەن بۆ ئەوڵین جار لە ئێرانە کاتێکە هەڵبژاردنەکەن شناسنامە نابن کە مۆری بکەن هەر لە ئێستاوە خەریکن سناریۆی بۆ دروست دەکەن هەر لە ئێستاوە یانەیە مهندسی بکەن و جۆرێک نیشان بدەن کە خەڵک بەشداریەکات تا ئێستا وانە بووە بەڵام لەلایەن کاناڵی تەسنیمی سەر بە سپای پاسدارانەوە لە نەزەرسەنجیە کە گیراوە پێش هەڵبژاردن نزیک 43% وتویانە بەشداری هەڵبژاردنەکەن ئەمە خودی سەرانی ڕژیم خودی سایتی تەسنیم کە سەر بە سپای پاسدارانە نەزەرسەنجی داوەتە دەرەوە لە واقع زۆر لەژێر 43% شەون کە خەڵک بیانەیە بەشداری بکەن ئەوی ژوتم بە هەموو ئەو فەزایە کە هێشتا زۆر خەڵک دەترسن نگەرانن لەوەی بەشداری نەکەن پێیان وایە نان و ئاویانە بڕێت پێیان وایە کار و شغڵ و ژیانیان لە دەسەدەن بانکێش دەکرن سەرکوب بکرن هەر لەم ڕۆژانیان نامە بە SMS بۆ ئەکسەری تەلەفۆنەکان چووە هەم وعدە وەعیدی تیا بووە هەم قەولی پاداش و جەزای تیا بووە و هەم تەهدیدیشی تیا بووە ئەگەر لە ئەگەری بۆ نمونە بۆ مامۆستایان توانە هەر بۆ هەر معلیمێک دانراوە کە لە هەڵبژاردن بەشداری بکات بەشداری کردی نەیکرد لەگەڵ جەزای ئەخراج و بانکێشت و پەروەندەی سیاسی ڕوبەڕۆ بێتەوە بەتەواوی ئەو فشارانەش خەڵک بایکۆتی کردووە چونکە ئازانن چیتر کۆماری ئیسلامی ناتوانێت لە بەرامبەر جەماوەرێکی بەرینی ملیۆنی کە بەشداری هەڵبژاردنی نەکردووە ڕوبەڕوو بێتەوە هەموو عالەمە ڕوبەڕووی جزا بکاتەوە بەپێی ئەو ئاماری سەتوەحواڵ نزیک 61,172,000 نەفەر واجدی شرایەتن بۆ دەنگدان لەم 61 ملیۆن نەفەرە پێشبینی ئەکرێت لە ژێر 15 ملیۆن نەفەر بەشداری هەڵبژاردن بکەن ئەویش وتم سپای پاسداران و بنیاد شەهیدیەکان و تەواوی ئەو نەهادە ئەمنیەتی و سەرکوبگەرانەی کە جیرەخۆرن و سەر بە دەوڵەتن ئەوە بگریت ئامارێکی زۆر وەرکەمە ئەمە پێشبینی کراوە تۆ نهادهای سەر بە دەوڵەت و جیرەخۆر بیحە زۆرن تۆ حساب کە نهاد هەیە لە ئێرانە سەر بە دەوڵەتە سەر بە دام و دەستگای ڕژیمە ئەوانەیە کە لە ساڵێکە یەک ڕۆژ یا دوو ڕۆژ مانگە دۆزنەوە بۆ مانگی ڕەمەزان یا بۆ جێژنەکەی کۆڵێک نەهادهای ئاوای فەرهەنگی و ئەمنیەتی و ئەوە هەیە بە هەموو لە نەزەرگرتنی هەموو ئەوانەوە ژێر 15% ئامار یان نەزەرسەنجی کراوە کە بەشداری هەڵبژاردنەکەن زۆر یەک لە خەبەرنگارە نێودنەتەوەیەکان ئێستا چاویان لەسەر هەڵبژاردنەکانی ئێرانە هەموو پێشبینیەکان باس لە ساردی بازاڕی ئەو هەڵبژاردنەکەن کە ئەمڕۆ خەریکا لە ئێرانە بەڕێوەچی هاوڕێکۆ باسی ئەم دەرسەدی بەشداریت کرد کە لە ئەم سایتی تەسنیمی سەر بە سپای پاسداران کە دیارە هەمووشی چاوەشەکاری و درۆیە چی واقعیت نییە نازام ئاگاداری یانە گزارشێکی مەیدانی لە ئینساف نیوز بڵاو بۆتەوە کە لە چوارڕای وەلی ئەسری تاران لەو شلوقایدا لە تەعدادێک کە گزارشەکە وەرگیراوە هەمووشی ژنوپیاوی باڵای 30 ساڵ بوون چون بەگشتی جیلی جوانی ئێستا هەر هەمووی دژ بەم حکوومەتی دژ بەم دەسەڵاتی ئیسلامیە بەڵام ئەم گزارشە لە کەسانی باڵای تەمەن 30 ساڵ گیراوە لەو گزارشەدا 90% کوتیانە ئێمە ڕێی نادەین ئەم دەرسەدەشی نەشیان توێ ڕێدەین ینی ئەوانی ینی قاتعیت نیان تۆ کە ڕێدی بەڵام 90% ئەمانە کە کتویانە توانێمە ڕێی نادەین ئەمە کە باس دەکەین باسی ئەم گزارشەی کە تەسنیم بڵاوی کردێتەوە کە 43% کە قەتئەن دووبارە درۆشی بۆ ساز دەکەن و زیاتریشی دەکەن کاک ئاکۆ هەر لەسەر ئەم دەرسەدە بام یەک پرسیار بکەم دیارە لە دۆنی و پێرەوە هەموو میدیاکانیش باسی ئەم تەقەلب و چاوەشەکاریە دەکەن کە مهندسەکەشی خودی شخصی خامنەیە بەشداری 15-20% بڵین ئەم خەڵکە کە زۆر بەشیان هەر لە خۆیانە کە و جۆری بۆ خۆت باست کرد سپایی ئەو گیرەخۆرەکانی ئەوانی کە ئەرتەشن سەر بەوان یا سەر بە سیستمی وڵایەتی فەقیە ئەمە چ مانایەکی هەیە ئەو معنایەوەیە کە چیتر کۆماری ئیسلامی لە ناو کۆمەڵانی خەڵکە مەشروعیەتی نەماوە تەنانەت لەوانەشی کە
جاران بە شێوەیەک لە شێوەکانتەوە هەمیان بوو بەوەی کە کۆماری ئیسلامی لە ڕێی سندوقی دەنگدانەوە ئەتوانن بگۆڕن ئەو بەرەی کە پێیانەوتن ئیسلاح واست ئەو بەرەی کە پێیان وابوو لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە دەتوانێت تەغیراتێک لەلایەن کۆماری ئیسلامی و فەزایەکی ئازادتر و بە شێوەیەک دموکراتیکتر دروستکەن لە ئێرانە و هەنگاو بە هەنگاو بەرەو ئاڵ و گۆڕ لە ئێرانە بچن ئەوە نیشانەوەیە کە کۆمەڵانی خەڵک لە ئێرانە جگە لە گۆڕنانی کۆماری ئیسلامی جگە لە ئینقلابێکی بنەڕەتی و کۆمەڵایەتی و لە نەهایەتە لانانی کۆماری ئیسلامی بیر لە شتێکی تر ناکەنەوە بیر لەوە ناکەنەوە کە جارێکی تر لە ڕێگای سندوقەکانی دەنگدان فریوی شعارهای زەرق و بەرەقداری ئیسلاحخوازان یا ناڕازیانی ناودەسەڵاتی وەکو ئەحمەدی نژاد یا هەر تازەگی لە ڕۆحانی ئیسفادەیان کرد ڕۆحانیان مەجلسی خبرەکان ڕادی سەلاحیەت کردەوە بە شێوەیەک ویسیان نەزەری خەڵک بەرەو ئەو ڕاکێشن و لە نەهایەتە ڕۆحانی هادوەتی قەیناکە من ڕادی سەلاحیەت کراوم بەڵام داواکەین لە کۆمەڵانی خەڵک تەنیا ڕێگای تەغیر چوونە پای سنووقەکانی دەنگدانە ئەمە هەمووی تاکتیکە ئەمە هەمووی مهندسی شودەیە ئەمە قبل بیر لێکراوەیە فقط مهندسیکردنەوە نییە شناسنامە جعلکان لە نیرۆهای ئەمنیەتی ئیسفادە بکەن تەواوی ئەو اختلاف دروستکردانە تەواوی ئەو منازرە و مناقشانەی پێش انتخابات تەواوی ئەو ڕوبەڕووبوونوانەی ئەو جەناحانە لە ناو یەکترین لە پێش هەموو هەڵبژاردنەکانە ئەوانە نەوعێک لە سناریو و مهندسین کە کۆماری ئیسلامی تیا خبرە بووە لە ماوەی ئەم 45 ساڵە بەڵام لەوان خبرەتر چیتر کۆمەڵانی خەڵکن لاوانی شۆڕژێڕن لاوانی ئاگاهن کە هەمویان مۆبایلیان بەدەستە تعقیبی ئەخبارەکەن شتە خوێنەوە و چیتر ناکرێت وەکو لاوانی دەهەی 1970 لە ڕێگای ڕۆژنامەهای سەر بەخۆیان و شەبەکەی 1 و 2 سیماوە بێن سناریۆ دروستکەن منازرە دروستکەن و خەڵکی پێفری بدەن ئەم نەسلە بۆ خۆی ماسمێدیای لێ اختیارایە ئینتەرنەتی لێ اختیارایە و ئەتوانێت واقعیەتەکان بۆ خۆی تاقیب کات و ئاگاه بێتەوەن ناتوانن سەری ئەم گەنجانەی ئەم نەسلە شیرە بماڵم بۆیە تەواوی ئەو سناریۆنانی تەواوی ئەو کارانەی کە تا ئێستا کردوێتی بۆ قەرەباڵەکردنی شوعبەهای ڕێیدان بۆی کە خەڵک کێشێتە پای سنووقەکانی دەنگدان فیلمیان لێ هەڵگرن هەرێستا هەواڵمان بۆ هاتووەڵێ شوێنێکیان نیشانداوە کە شوێنی تەجەموعی 22 بەهمنە ئەمڕۆ کۆماری ئیسلامی بۆینی ئەمڕۆ بڵاویەکاتەوە لە میدیاکانی خۆی و لە ناو خۆی وڵات لە حەڵێکات چوون سەردانیان کردەوە شوێنە ئەسەن چۆڵە خەڵک بەشداری نەکردووە لەو شوێنە کەسی لێ نییە تەوای تەسویرەکان ئەمە بۆ ئەوەی ئەوێت کە لە سەرەتا قسەکان ناوتم مەشروعیەتی خۆی نیشان بدات بە دنیای متەمەدن بە کۆمەڵانی حقوقی بەشەری و نەهاتهای مەدەنی لە ئاسیدنیا کە بڵێ من ئەگەر مەشروعی ئەگەر لە دەسەڵات ماوەمەتەوە مەشروعیەتم لەو خەڵکە وەرگرتووە کە دێن هەڵمەبژێرن حاڵێکە هەمومان تەواوی خەڵک لە دنیا ئەزانن معتەرزن ئاماری ئەعدام چوەتە سەر زیندانی سیاسی چوەتە سەر تو لە 1 مانگ و 2 مانگ و ڕابردووی جستانە سەروی 100 نەفەر لە ئێرانە ئەعدام کراوە بە هەزاران نەفەر زیندانی سیاسیمان هەیە بە هەزاران نەفەر بیرمەندی جیاواز بانکێشکراون پەروەندەیان بۆ دروست بووە لە سەروبەندی هەت ساڵی 1403 مەسەلەی کەسری بوجە و بردنەسەرەوەی ماڵیات و بردنەسەرەوەی تەمەنی بانشەستگی و اعتراضاتێکی وەسیعی خەڵک ڕوبەڕووی کارگاکانی فولادی ئەهواز و هەفتە پە و نەفتی ئاغاجەری و شرکەتهای پێترۆشیمی ئەکسەریەن بایکۆتی هەڵبژاردنیان کردووە و ڕۆژانە لە اعترازان لەگەڵ کۆماری ئیسلامی بازنشەستەکانی سنووقە جۆرا و جۆرەکانی بازنشەستگی تامینی ئیجتیماعی و کشوەری و تەواوی ئەوانە هەموو ڕۆژێک بۆ وەرگرتنی مافەکانیان لە اعترازن بایکۆتیان کردووە بەیاننامەیان داوتوانە لە مەڵبژاردنە بەشداری مەکەن ژیان و گوزەران و ئازادی و ڕفاه و داهاتووی منداڵەکانمان لە گرێوی مانەوەی ئەم دەسەڵاتە لە نییە مانەوەی ئەم دەسەڵاتەش تەغیراتێک لە ناو ئەم سیستمی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ناچێتە پێش
بە قەولی خۆمانە و عمومی ئاوێک لەم سندوقانە گەرم نابێت بۆ داهاتووی ژیانمان. بۆیە تەنیا ڕێگە تەغیرە. کۆماری ئیسلامی پێویستی بە سێناریۆیە. ئەم سێناریۆیانە لە دنیای ئەمڕۆ نیشان بدات، لە ژێرۆ ئیعدام بکە، سەرکوب بکە، زیندانی بکە، ئەشکەنجە بکە، بانکێش بکە، نامەی تهدیدامیز بنێرێت، دانەژوویە خراجکە، ئەوستاری دانشگایە خراجکە لەبەر خاتری ئاعتراز بە وەزعیەتی ژیان و وەزعیەتی تەحسیل و وەزعیەتی گوزەرانی خەڵک لە ژێری شۆ نمایش بدات کە بەڵێ فەزا دیموکراتیکە، ئازادی هەیە، خەڵک ئەگەر هەڵەبژێرن لە ڕێگای سنوورەکانی دەنگدانەوەی ئەوەی کە هەیە لە ڕێگەی دەنگدانەوە. بۆیە کۆماری ئیسلامی احتیاجی بەم سناریۆ و نمایشانە هەیە. زۆر باشە کاگاکۆ، هەر ئێستا پێمان بواتوە لە شارەکانی نەغەدە، سەقز، پیرانشار، مەهاباد و ئورومیەش کە هەر ئێستا بەدەستمان گەیشت کە گورمێ وە لە سنە، ئەنی پامیان نردووە دەڵێ بایکۆتەکە بە تەواوی مەعنا بووە، خەڵک ئەسڵ نهاتوێتە دەرێ، زۆر بەردەم ئەم ستادانە زۆر چۆڵن و شۆنانی کە سندوقی دەنگدانیان داناوە. تا ئێستا ئەمە خەبەری ئەوانەمان بەدەست گەیشتووە. کاگاکۆ دیارە خۆ ئێمە چەند دەورەیە خەڵک بە تایبەت حیزبەکانیش بایکۆتی هەڵبژاردن دەکەن، بەڵام کۆماری ئیسلامی هەر لەسەر کارە. هیچ حکوومەتێکی ئێستەبدادیش بە هەڵبژاردن کورسی لە سەڵات چۆڵ ناکات. ئەسڵ بایکۆت بۆ گرینگە و بە تەنیاش کارەساز نییە، دەبێت چی بکرێت؟ پلانی دوای ئەو بایکۆتە چییە؟ زانی خواستێکێ کە کۆماری ئیسلامی لە خەڵکی هەیە بۆ مەشروعیەتدان بخۆی، ئەمە یا کاری بۆکات، هەزینەی بۆکات. بە یەک نمونە بێنینەوە، هەر ئالم ڕۆژانە لە شارەکانی کوردستان بەعزە نمایەندەهایە کە قبلن لە دەورەهای پێشوو بە بەهانەهای مختلف ڕەدی سەلاحیەت کرابوون، بۆ نمونە لە سەقز و بانە بۆ ئەم دەورە سەلاحیەتیان تەئید کراوە، ڕقابەتێکی انتخاباتی دروستەکەن. تەواوی ئەمانە بۆ ئەوەیە کە خەڵک کێشنە پای سندوقەکانی دەنگدا. دەی خەڵکیش لە ڕووی ئاگاهیەوە، لە ڕووی فراخانی حیزبەکان و نەهادەهای ڕێکخراوەهای مەدەنی ناوخۆ، لە ڕووی تەواوی و ئیتلاعیە و بەیاننامانەی کە پێشتر هەر بۆ خۆتان لە تەلەڤیزیۆن لە جەهەتی بایکۆتی هەڵبژاردن بڵاوتان کردوەتەوە، بەشداری ناکەن. ئەمە دشکردەوەیە، کاردانەوەیە، ئاعترازە دش بە نەوعێک لە مبارزەیە، هەر وەکوی عەسابی عمومی دش بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی. ئەمڕۆ بە معنایەک ئەتوانین بڵین مانگرتنێکە، بەڵام نە لە جەهەت دشکردەوە دش بە جەنایەتێک، نە دشکردەوە دش بە ئەعدام و هەڵس و کەوتێکی جەنایەتکارانە لە ڕۆژدا، بەڵکو عمومەن دشکردەوەیەکی سیاسیە، عەسابێکی سیاسیە. ئەمە هەنگاوێکی ترە بەرەو پێشە. تۆ مثلەن ئێمە لە 16 گەلاوێژ لە 11 وردیبهێشت و لە جریانی شۆڕەشی ژینا لە 28 خەرمانان فەراخانی عەسابی عمومی داوە، خەڵک لە کوردستان یەکدەنگ چوونەتە پایەوە عەسابە، هەمووی دش بە جەنایەتێک بووە. 16 گەلاوێژ دش بە شوانەی سێقادر بووە، دوایەوە دش بە ئیعدامی فەرزادی کەمانگەر و هاوڕێیانی بووە، دش بە ئیعدامی ڕامینی حسین پەنایی و هاوڕێیانی بوون، دش بە قەتڵی ناجوامەرانەی مەحسای ئەمینیە ژینای ئەمینی بووە. هەمووی دشکردەوە بۆ دش بە جەنایەتێک. ئەمە ئیعتسابێکی سیاسیە، جیاوازیە لەگەڵ ئەوانەی تر، هەنگاوێک بەرەو پێشترە. ئێستا ئێمە ئەتوانین بڵێن خەڵک هاودەنگتر بوون، بڕیارەکەیان سیاسی ترە لەوەی پێشوو. ئەگەر پێشتر لە تووڕە بوونایان کرد لە ڕووی فشارێکی عاتفی و دشکردەوەیەکیان بەرامبەر کۆماری ئیسلامی بوو، ئەمڕۆ لە فەزایەکی ئارامترا انتخابی سیاسیان کردووە، لە فەزایەکی ئارامترا بایکۆت ئەکەن و یەکڕیستر ئەبن. ئەمەیە نەتیجەی بایکۆت، ئەمەیە نەتیجەی ئەم بەشداری نەکردن لە هەڵبژاردن. بە معنایەکی تر خەڵک نیشانی دەدات سرە ڕایتەوای ئەو نمایشانە، سرە ڕایتەوای ئەو سناریۆانە وەڵەن سطحی ئاگاهیان هێندە چۆتە سەرەوە کە چیتر فریب ناخۆن، و سرە ڕای هەموو تادیدانەی کە لە ڕێگاهای جۆرە و جۆر لە خەفایە نە لە فەزای عمومیە ئەچنە ناو مەدرسەکان، معلیمەکان تادی دەکەن، لە محیتی کارە کرێکارەکان تادی دەکەن، لە ئیدارەکانە کارمەندەکان تادی دەکەن بە یەخراج، جواب بەو تهدیدانەش نادەنەوە. یعنی خەڵک چاونە ترس بووە، خەڵک چیتر
نەگەرانی تهدید و هەڕەشە و ڕوع و وەحشەت نییە، تەنانەت نەگەرانی ئەفراد لەسەر کارەکەشی نییە، بایکۆتیەکە. فەرقی ئەم بایکۆتە، ئەم ئاعترازەی ئەمڕۆ یا ئەم مانگرتنی ئەمڕۆ من بە معنایەک پێشیاڵم مانگرتن لە ماڵەوە دانیشتون ناتوونەتە دەرەوە، زۆربەی دوکان و بازارەکانیش داخراون، تەحتیلیەکی نیمچە تەحتیلیەک فەزای شارەکانی داگرتووە، بڕێکی زۆر لە دوکان و بازارەکان داخراون. لەو فەزایی کە ئێستا لە ناو شارەکانە هەیە بۆ هەواڵانەی کە ئێستش خۆت باست کرد کە زۆربەی بڵاو بوونەتەوە، شارەکانی بە تایبەتی کوردستان فەزایەکی نیمچە تەحتیلە، ئەمە جیاوازە لەگەڵ مانگرتنەکانی پێشوو. ئەم حرەکەتەی ئەمڕۆ حرەکەتێکی سیاسی ئاگاهانە و هەنگاوێک بەرەو پێشتر بوو لە چاو حرەکەت‌های اعتراضی پێشووتر. زۆر باش. هەر ئێستا لە شاری سنە بەردەم ڕسمەکانیان نردووە بەردەم دەبیرستانی چەمران 25 سنە، سێڕای شێخان دەبستانی مەلا حەیدەری فەهیم بە ڕسمەوە نردویانە کە زۆر چۆڵە، هیچ کەس بەشداری نەکردووە. لە کەرەج، لە دێهگولان، لە ورمێ، نەغەدە، سەقز، پیرانشار، مەهاباد، سنا، مەریوان تا ئێستا ئەو شارانەمان بەدەست گەیشتووە، بۆکان، بانش ئەمانەمان بەدەست گەیشتووە بە ڕسمەوە کە زۆر چۆڵە بەردەم ئەو چۆنانی کە تایبەتەن کە سندوقەکانیان داناوە. کاگاکۆ باسی ئەو هەڕەشەکانت کرد، ئێمە لە بۆکان خەبەرێکمان بەدەست گەیشتووە دڵێ بەرپرسان و ئەشکەنجەگەران و زیندانوانان زیندانەکانی ناو گرتوخانەی شاری بۆکانی خستۆتە ژێر زەخت و گوشار بۆ ئەوەی ناچاریان بکەن کە لە گاڵتەجاری هەڵبژاردنەکانی مەجلیسی ڕژیمدا بەشداری بکەن و دەنگ بدەن. لەو ڕۆوە کە بەرپرسانی ڕژیم هەستیان بەو ڕاستیە کردووە کە نمایشی هەڵبژاردنەکانی ئەم دەورەیە لەگەڵ بایکۆتی بەربڵاو و سەرتاسەری خەڵکی کوردستان بەرەوڕوو دەبێتەوە، ماوەیە کە بەرپرسانی زیندانەکان و لەوانە زیندانی شاری بۆکان هەڕەشە لە زیندانیەکان دەکەن کە ئەگەر دەنگ نەدەن لە مافی مەرەخەسی و پەیوەندیکردن و چاوپێکەوتن لەگەڵ بنەوەڵەکانیان تەنانەت ئیمکاناتی دەرمانی پزیشکی بەبەشیان دەکەن. ئەنی حتا ڕەحم بە خودی زیندانیەکانیش ناکەن، خۆیان دەزانن کە کەس نایە بدەم ئەم شانوە هەڵبژارنەوە. کاگاکۆ من پێشتر ببورن قسەکەت پێ بڕم، پێشتر خودی زیندانیانی دەربەند هەموو بەشەکانی، چه زیندانیانی کێشە کۆمەڵایەتیەکان، چه زیندانیانی سیاسی، وەسیلەیەک بوون بۆ سناریۆ دروستکردن لە ئاوەها ڕۆژهایەکە. یعنی ئەیان هێنانە بە لیباسی مەدەنیەوە، ئەیان هێنانە پای سنووقەکانی دەنگ و لە ڕوو لە دوورەوە عەکس و فیلمیان لێگرتن و لە کەناڵەکان بڵاویانە کردەوە بە وعدە وەعید و هەروەها بە تەهدید، بە وعدە وەعیدی تەخفیف لە مجازات، وەزیەتێکی باشتر، چوزانم دانەوەی بدەهیەکانیانەوانەی کە لەسەر قەرز گیراون یا هەر شتێک ئەیان هێنانە پای سنووقەکانی دەنگدان و لەم سناریۆ بەشداریانەدان. ئێستا نەتەنیا ناتوانن لەم سناریۆانە بەشداریان بدەن، بۆیان فەراخانە دەن لە ناو زیندانەکانەوە، فەراخانە دەن ڕوو لە دەرەوە دەڵێن کۆمەڵانی خەڵک لە فەزایەکی ئازادنەوە بەشداری هەڵبژاردن مەکەن، ئێمە لەم فەزای زیندانەشا لەجێر ئەو هەموو فشارەشا بەشداری ناکەین. بۆیە کوماری ئیسلامی ئەمەشی نیگەران کردووە، چۆتە سوراغی زیندانی بۆکان، چۆتە قەزل حەسار، لە زیندانی ئەوین بە تاکتاک بە جەمجەم بەند چۆنەتە سوراغیان و تادیدیان کردوون کە ئەگەر بەژاری هەڵبژاردن نەکەن فراخان بدەن بۆ بایکۆت، هەم بە مجازاتەکانتان زیابێ، پەروەندەی سیاسی تازە دێتە سەر پەروەندەکانتان و عومرتان لە ناو زیندانەکانە توولانی مودەترە بێت. بۆیە کە چۆنەتە سوراغی زیندانی بۆکان، تەنیا زیندانی بۆکان نەچوون، هی ورمێش چوون، هی قەزل حەساری کەرە چوون، بەی تارانی چوون، هەموو ئەو زیندانیانە تۆ تعدادێک لە زیندانی مەشەد و فراخانیان داوە، لە زیندانی ئەوین و فراخانیان داوە، داوایان کردوە لە خەڵک بەشداری مەکەن، بۆیە خەڵک نیگەرانی زیندانیەکانی ژێردەسەڵاتی خۆشیێتی ئەزانێت چیتر ئەمانە نە سناریۆیان پێ دروست دەکرێن، نە ئەو زیندانیە سەربەزیرە ترسنۆکانن کە وەک جاران بیانەوێت سناریۆ و شانۆگەریان پێ بکەن، بەڵکۆمانە خودی معتەرزینین هەروەکو و خەڵکە ئازادی کە لەسەر شەقانن. پامێکمان بۆ تۆ نووسیت لە ئەوی هەنگ لیستی ئەو کەسانی کە تحتی پوشی کمیتەی ئیمدادن لەلایەن کمیتەی ئیمدادەوە تەماسیان لەگەڵ جیراوتیانە ئەگەر ڕێنەدەن ئیتر هیچ خەدەماتێک بۆیان ئیراء نادەن. دواتریش پامێکی تراتوە لە شاری سنووسێتی دەوڵەت بە تەمامیە سنفا وعدەی خاک و بیمە و غیرە دادێ، ئەمما با مخالفەت مردم دوباره مواجه شده. باور کنید به تمام معنا در طول حکومت جمهوری اسلامی بی سابقه بوده این شیوه از بایکوت کرده.
کاگاکۆ من پرسیارێکم نییە لە کۆتاییدا خۆتان ئەگەر ئاماژەتان بە خاڵێکی نەوترا و نەکردووە فەرمونون یا پامتان چییە؟ کاگەمیر ئشارەت بە هەندێک لە شارەکان کرد با من چەند شار کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوبەتەوە تاقیبمان کردووە لەمڕۆ ڤیدۆکانیان بە وێنە گەیشتووە کۆماری ئیسلامی ناتوانێت لە سەرم شوعبانە لانی کەم سناریۆ و شانۆگەری دروستکات تویسرکان، هەمەدان، کرماشان، زەنجان، تاران من وتم 90,000 شعبەی ئەغزی ڕەئیان داناوە لەم 90,000 قەریب بە ئیتفاقی چۆڵ دیارە یا ئەگەر هەیە تعدادێکی ئێژگار کەمن وتم لانیکەم ئەوەی کە ئاگاداری شارەکانی کوردستانین ئەوەیە کە بڕێکی زۆر لە شعبەکان یا چۆڵن یا چەند کەسێک لە کەسوکاری بربژێرەکانیە کاندیدەکان لەسەر شعبەکانن عمومەن فەزای بایکۆت لە کوردستان سەراسەریە وتعبا بە هەموو ئەو کارانەی کە لەم چەند ڕۆژەیە کردویانە توتمشاکە لە مەریوان لە چەند ڕۆژی ڕابردووە بە دروستکردنی فەزای هەڵپەڕکێ و شادی و سوزانم ئەگەر لە ساڵانی لە دەورەهای پێشوو بووایە ئەگەر یا چەندین مانگ پێشهاوی نابووایە لەوانەیە لەو فەزا شاد و هەڵپەڕکی بدونە حجاب و ئەمانە کۆڵێک دەستگیری و بگیر و ببند ڕووی بدایە بەڵام لەم فەزایەکیان ئازادتر کردووە تەبلیغات دەکەنەوە معینی ئیسفاهانی دێتەوە بۆ ئێران فەزاکە ئازادترە بێت نازانم ماوەیەک لەوە پێش هونەرپیشەیەکی سینەمایی لە ئەمریکاوە چێتەوە ئێران ئەکاتە وەسیلێتکەوە لە ئێران فەزا ئازادە تەواوی ئەم کارانیان کردووە کە نیشان بدەن فەزا لە ئێرانە ئازادە دیموکراتیکەوەی هەیە بە هەڵبژارنی خەڵکە بەڵام لەو خیابانەی مەریوان لە شەبڕەنگ کە خەڵک هەڵەپەڕان بۆ فلانە کاندیدی ستادی انتخاباتی لەو خیابانە وێنی دەیان و سەدان گەنج ڕژاوە هێشتاش سووراییەکەی کاڵ نەبووەتەوە لەو شوێنانە لە بانە لە سەقز لە جوانڕۆ لە سنە لە دانە بەدانەی ئەو شوعبانەی کە ئێستا کاندیداکان قەولی ژیانی باشتر و ڕفاه و ئاسایش و ئازادیە دەن بە خەڵک و دەیانەوێت سەری خەڵکی پێفری بدەن خوێن ڕژاوە وە کەسێکیش لەسەر ئەم خوێن ڕۆشتنە دادگایی نەکراوە وە خۆیان بەشێک لەوە بوون لەو جەنایەتە بوون لەبیرمان ناچێتەوە نمایندەگانی مەجلس تۆماری 277 کەسیان ئیمزا کرد بۆ سەرکوبی زیاتری گەنجان و لاوانی خەڵک لە کوردستان تەواوی ئاو خوێنانەی کە ڕژا ئەمانە شەریکی جەنایەت بوون ئێستا دێن لە سەروبەندی هەڵبژاردن بوونەتە شەریکی دەسەڵات بۆ دروستکردنی سناریۆ و شانۆگەری وایانەوێت هەم بخۆیان بەنان و نەوایەک بگەن هەمیژەوەی کە هاوکاری کۆماری ئیسلامی بن بۆی کە مەشروعیت بدەن بۆ دەسەڵاتە دیکتاتۆرە ئەکسەری شارەکانی کوردستان چۆڵە شوعبەکانی چۆڵە و ئەوانەی کە تا ئێستا نەچوونەتە ناو شوعبەکان و بەشداری دەنگدانیان نەکردووە و بە شێوەیەک دوودڵن لە بچن نەچن تەنیا ئەواڵێن کە هاوڕیز بن لە بەرەی نارانی کۆماری ئیسلامی بێنە ناو بەرەی ناڕازیانی دژ بە کۆماری ئیسلامی شەریکی قاتڵان و خوێنڕێژانی کۆماری ئیسلامی نەبن بە ناوی ئەوەی کە ئەم کاندید دراوسێمانە خزممانە کەسمانە ئازیزمانەوە بە شێوەیەک عمومیتر بیرکەنەوە کە ئەمانە هەر کەسێک بن هەر نسبەتێکتان بەتایبە لە شارە چۆکۆلەکان لە دێهاتەکان هەر نسبەتێکیان پێکەوە هەبێ ئەمانە شەریکی جورمن شەریکی خوێنڕێژانن هاودەستن هاوکارن و بەشداری لە هەڵبژاردنەکان مەکەن درێژە بە بایکۆت بدەن و هەروەکو هاوڕێ ئەمیر وتم لە کۆتایی هەڵبژاردنەکانی ئەمڕۆ دەبینین کە توولی ماوەی ئەو بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکان درێژ ئەکەنەوە بە بەهانەی توولانیبوونی سەفەکان بەڵام درێژی ئەکەنەوە بۆی سناریۆی زیاتر دروستکەن فشاری زیاتر بێنن تادیدی زیاتر بکەن خەڵک کە بچنە پای سنووقەکانی دەنگدان داواکارین لە خەڵکی لانیکەم کۆماری خەڵکی کوردستانەوەیە کە فریوی نە سناریۆکان بخۆن
نەمەرعوبی تهدید و ترسەکان بن. جارێکی تر سپاس بۆ ئێوەش کاگەمیر ماندوو نەبن، هیوای سەرکەوتنمێوەتان. زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێز کاک ئاکۆ ئەنوەری ئەندامی میتەی ناوەندی کۆمەڵە. حتمما لە درێژەی بەنامەی تلڤیزیۆنی کۆمەڵەدا دووبارە پەیوەندیتان پێوە دەگرین و دوایین زانیاریمان پێ بڵێن. لە خزمەتتانداین کاگەمیر زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش. دوو پەیاممان بواتوە، هەردوو پەیامەکە سێ پەیام، دوو پەیامان لە شاری بانەوەیە. نووسیانە سلااو هاوڕێیان ماندوو نەبن، دەستان خۆش بێت دووبارە کۆمەڵە تیوی وەکو جاران ڕاستەوخۆ بەرنامە بڵاوکاتەوە زۆر جێگەی خۆشحاڵیە. بەخۆشیەوە شاری بانە لە زۆر جێگا و محلات سندوقی ئارای ڕێی ئیستیقباڵیان لێ نەکردەوە بە جوانی معلومە لە بایکۆتی انتخاباتی جمهوری ئیسلامی کە بایکۆتی انتخاباتی جمهوری ئیسلامی کراوە. شار خەڵوەتە و لە ماڵەوەن. هاوڕێیان ئینتەرنێت لە بانە قەت ئەو بە سەختی ئەتوانین فیلم و ئەکستان بۆ بنێرین. ماندوو نەبن، دەستان خۆش بێت. هەڵمەت لە شاری بانە. زۆر سپاس بۆ کاک هەڵمەت. پامێکی تریش دووارە لە شاری بانە. سڵاو هاوڕێیان ماندوو نەبن، حەزم کراگادارتان کەمەوە کە لە شاری بانە خۆشبەختانە بایکۆتکردنی شانۆی هەڵبژاردننی ڕژیم بە شێوازێکی بەرچاو و زۆر سەرکەوتوانە بە قازانجی بەرەی خەڵکی شۆڕشێر بەرەوە چووە و ڕژیم تەرفەندێکی دیکەی بەکارهێناوە کە ئەوەش بردننی سندوقەکان بۆ مزگەوتەکانە کە مانۆڕی پێ بدەن، بەڵام لەوێش تەنانەت نەیتوانیوە. ئەم سناریۆیە شکستی خواردووە. غیرز مەجموعەیەکی زۆر کەم کە لە نیرۆکانی وابەستە بە خۆی و مزدور نەبێت کەس بەشداری نەکردووەوە. ئەم جارەش خەڵک تێکڕا نایەکی دیکەیان بە ڕژیم ڕاگەیان سەرکەوێ خەباتی هەخوازانە و شۆڕژگێڕانی خەڵکی قارەمانی کوردستان. هەر بژین هاوڕێک لەبانەوە کە بۆی نردوین بەداخەوە خۆی معرفی نەکرد، بەڵام وتێتی حتمما ئەکس و ڤیدیۆشتان بۆ دەنێرین. زۆر سپاس بۆ ئەم بینەرە ئازیزەمان. لە شاری سنە ئەو شوێنانەی کە سندوقی دەنگدانیان داناوە ڕسمەکانیان بۆ نردوین کە هیچ کەسی تیانە چۆڵە. دەبیرستانی شاهێت مەلا بورهان، ڕوبەڕووی مارستانی بێئسەد، مەرکەزی بێداشت سێڕای شەریفاوە، مەسجدی جامعە سێڕای شاپور، دواتر مزگەوتی ئەدەبی شەریفاوە، سێڕای شێخان دەبستانی مەلا حەیدەر فەهیم، دەبیرستانی چەمران 25 سەنەندەج. ئەمانە ئەو وێنانە کە بەدەستمان گەیشتووە کە سندوقەکانی لێ خەڵکیش بەشداری نەکردووە. هەڕویان لە وتاق فەرمان پێم وابێ ڤیدیۆیان ئامادە کردووە، ئەم بڵاوکەنەوە دواتر دێمەوە خزمەتە.
بەڵێ ئەو خوێنە ویددیوانی کە دیتان شاری سنە و مەریوان بوون دیارە لەبانە شەو پێیان کوتین کە ئینتەرنێت قەتعا لە حولیەوەدان فیلمی بانە و بۆکان و سەقزی قرارە بۆمان بنێرن لە شاری سنەوە پامێکیان بۆ ناردن نووسێتی دەوڵەت لە نێو پادگانەکانی سنا ئۆتۆبوسی هێناوە نیرویەکی زۆری لەگەڵ خۆی هێناوە بۆ سێڕای جامعەی سنە تا بەو شێوەیە مانۆر بدات بەڵام خەڵک بەشداری ناکەن و هەر ناژڕۆن بە دەمیانەوە زۆر سپاس بۆ ئازیزە کە ئاوا گزارشی شاری سنەمان پێدەدا سپاسی دەکەین بەڵێ ئێستاش پێم وابێ کاک ڕەحمان محەممەدی لەسەر هێڵە ئەگەر هاوڕێیان بتوانن بێنە سەرخەت بەڵێ کاک ڕەحمان محەممەدی ئەندام کادری دێرینی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران سڵاو لەبێرم کاک ڕەحمان دەنگت زۆر کەمە بۆ لای ئێمە دەنگی ئێوە نابیسم دەنگی ئێمە تەیە کاک ڕەحمان زۆر باشە پێمە پەیوەندیکەمان پچرا لەگەڵ کاک ڕەحمان لە شاری سنەوە بایکۆتی یەکگرتوانەی گاڵتەجاری بەناو هەڵبژاردن سڵاو کاکی گیان سەبارەت بە گاڵتەجاری بەناو هەڵبژاردن ئەوڕۆ لە بۆکان لە سەعاتی 9 تا ئێستا لە سەعاتی 9 تا ئێستا کە یەک زۆربەی حوزەی ڕێگیریەکان چوم هەر هەمویان بە یەجگاری چۆڵن لەبەر هەر درگای حوزەیەک بەرعەکسی جاران بەجێی کادر سەربازێکیان داناوە دوو تا سێ تا کادری خۆیان بە لیباس شەخسی دەرێژوورێ دەکەن تاوانیشان بدەن کە خەڵک دەچێت بۆ ڕێدان دەتوانین بڵین لە بۆکان تا ئێستا بەتەواوی خەڵک ئەو گاڵتەجاڕیان بایکۆت کردو دوایی لە ئاخریشدا ئامارێک کۆ دەکەمەوە پێتانی ڕدەگەنم زۆر سپاس بۆم بینەرە کە لە شاری بۆکانەوە نردوێتی ئەوەی پێشتری شاری سنە بوو کە دیارە لە شاری سنەوە زۆرمان بۆ دەست گەیشتووە کە بایکۆتەکە بە تاومانە بەڕێوە چووە خەڵک دەستخۆشی لە یەکتر دەکەن و هەر لە ئێستاوە سەرکەوتوو بوون سەرکەوتوو بوون دەچی هەر جێگایەک لە پێشدا چاو لە قامکرد دەکەن کە جێگای ستامپی بەسەرەوە نەبێت دەستخۆشی دەکەن لە یەکتر بۆ خۆت کۆنتترۆلێکی تەواو لازم ناکە هیچ بڵین یەکسەر پێیان پێ دەکەین و جنێویشیان پێدەدەین بینەرە پامێکی نردووە کە دیارە خەڵک زۆر حاودڵ و یەکگرتوانە خۆیان ڕێک خستووە نایەکی دیسان نایەکی گەوریان بە ئەم دەسەڵاتی دیکتاتۆرە کردووە بەڵێ کاک ڕەحمان دووبارە هاتوێتەوە سەرهێڵ ئەگەر دەکرێت بیەنە سەرخەت بەڵێ هاوڕان لە وتاق فەرمان ئەگەر بکرێت کاک ڕەحمان بێنە سەرخەت کاک ڕەحمان ئەم کاتت باش دەنگی ئێمە تەیە ئەرەوەڵا زۆر سپاس مەمنون ماندوونە بن هیوادارم ساڵ و سڵامت بن و لە ئەنجامدانی هەرکەکانتان سەرکەوتوو زۆر سپاس کاک ڕەحمان محەممەدی ئەندام و کادری دەرینی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران ئێستا لەگەڵمانە زۆر بەخێر بێ سپاس بۆ بەشداریتان کاک ڕەحمان دەکرێت ئێوەش دوایین زانیاریمان سەبارەت بەم بایکۆتی گاڵتەجارانی بەناو هەڵبژاردنە پێ بڵێ کاک ڕەحمان دەنگی بەڕێستان نابیستی بەڵێ بەداخەوە ئێمە
پەیوەندیەکەمان پچرا لەگەڵ کاگڕەحمان لە بۆکان انتخابات لە بۆکان بایکۆت کراوە هەرێستا ئەم پەیامەمان بەدەست گەیشتووە پامێکی ترمان بواتووە سڵاو هاوڕیان ماندوونە بن دەستان خۆش بێت دووبارە لە شاری بانەوەیە شاری بانە لە زۆر جێگا محەلا سندوق یارای ڕێی استقبالیان نەکردەوە بە جوانی معلومە کە بایکۆتی انتخاباتی جمهوری ئیسلامی کراوە شار خەڵوەتەوە لە ماڵەوەن هاوڕیان ئینترنێت لە بانە قەتە ئەمە دومین بینەرەکە بۆمان دەنێرێت بەداخەوە کە ئاوایە و بە سەختی ئەتوانین فیلم و ئەکستان بۆ بنێرین ماندوو نەبن دەستان خۆش بێت حتمما لە درێژەی بەرنامەکەتاندا حەول دەدەین کە فیلم و ئەکسەکانتان بەدەستگا زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە و دیارەمە پەیوەندیەکەمان لەگەڵ هاوڕێ ڕەحمان پچرا ئێمە هەڵسەنگاندنێکمان بوو کە لەلایەن حیزبی کۆمونیستی ئێران و حیزبی کۆمونیستی کاریگەری ڕاهی کاریگەر هەڵسەنگانێکیان بۆ ئەم بایکۆتی هەڵبژار نەکرد بوو پێمان باش بوو لێرەدا لەم بەرنامەیەدا ئەم هەڵسەنگاندنە بخێنرێتەوە چون زۆر جێگەی سەرنجەوە زۆر نوکتەی باشیشی تیا بوو هەروەخت هاوڕێیان لە بەشی ئۆتاق فەرمان هەڵسەنگانەکان بەڵێ هەڵسەنگانەکان هێناوەتە بەردەست لەم هەڵسەنگانی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمونیستی ئێران بۆ بایکۆتی هەڵبژاردن لە پێناو سبەی ڕۆژێکی باشتردا نووسراوە لە چەند خاڵ پێک هاتووە یەکەم گاڵتەجاڕی 12هەمی خولی مەجلیسی شۆڕای ئیسلامی و مەجلیسی شارەزایانی ڕێبەری و خەورگان ڕۆژی هەینی کە دەبێتە ئەمڕۆ 11 ڕەشەمە لەسەر تاسەری ئێران بەڕێوە دەچێت دام و دەستگای ڕێبەرایەتی و بەرپرسانی کۆماری ئیسلامی لێبراون کە بە دوورخستنەوە و سڕینەوەی هەرچی زیاتر دەسەڵاتەکەیان بە تەواوی یەکدەست بکەنەوە بە جۆرێک کە ئیتر ئەوەش بە پێویست نازانن و خۆیان نیشان بدەن کە گۆیە گرنگی بە دەنگی خەڵک دەدەن ئەگەر لە ڕابردوودا دەنگی خەڵکیان تەنیا بۆ ڕازاندنەوەی پرۆسەی هەڵبژاردن و سندوقەکانی دەنگدان پێویست بوو یان بە مەبەستی سنگ و سوکردنی هێز و پێگەی باڵەکانی ناو حکوومەت سوودیان لێوەردەگرت ئێستاییتر تەنانەت ئەو دەنگەشیان پێویست نییە لەسەر ئەم بنەمایە شۆڕای نیگەهبان وەک دەستگای هەڵبژاردن و پاڵاوتنی دەسەڵات پێشوەختە کاندیدا خوازراوەکانی دەستگای ڕێبەری هەڵبژاردووە و پێشیان بە ئەگەری هەر هەڵەیەکی نەخوازراو گرتووە ئەم ڕێخستن و دەستە چنکردنە بە شێوەیە کراوە کە ئەگەری دەرکەوتنی هەر جۆرە دەنگێکی ناڕزایەتیشی نەهێشتووە ئەمە خاڵێکی بەرچاوە کە بەشێکی زۆر لە ڕفۆرمخوازانیش دانی پێدادەنێت بەڵام باڵی ڕاستی ڕفۆرمخواز و میانە ڕەوەکان هێشتاش بێهودە بە دوای دەلاقەیەکی کراوە لە هەڵبژاردنەکانی داهاتوودا دەگەڕن و دەڵێن کە هەڵبژاردن ئازاد نییە بەڵام ئێمە بەشداری دەکەین و بەناو چەپە دژە ئیمپریالیستیەکان و مەحوەری خۆڕاگریش لە بەیاننامەی ژمارە یەکی خۆیاندا داوایان لە جەماوەر کردووە کە لە هەڵبژاردنەکاندا بەشداری بکەن ئاشکرایە کە ئەم جۆرە هەڵوێستانە لەگەڵ مێژووی هەڵبژاردنەکانی پێشووتری ئەم ڕژیمە کۆنەپەرست و جەنایەتکارە و هەڵوێستی کرێکاران و خانە نشینان و کۆمەڵانی خەڵکی ئێران بەگشتی کە دروشمی دادپەروەریمان نەدیت ئێمە ئیتر دەنگ نادەین درۆمان زۆر بیستووە ئێمە ئیتر دەنگ نادەین و نە سندوق نەدەنگدان بایکۆتی هەڵبژاردنیان بەرز کردوێتەوە زۆر لێک دوورن خاڵی دووەم نووسراوە واقعیەت ئەوەیە کە خەڵکی ئێران بە تەواوی تێگەیشتون کە پێک هاتەی دەسەڵات لە کۆماری ئیسلامیدا کە لە یاسای بنەڕەتی ڕژیمدا ڕێکخراوە لەسەر بنەمای بێمافیکردنی مطلقی خەڵک دامەزراوە کۆڵەکەی یاسای بنەڕەتی بریتیە لە ئەسلی وەلایەتی فەقی ئەسلێکی کە دەسەڵاتی نیمچە خودایی دەدات بە ڕێبەری ڕژیم و سەرجەم ئۆرگانەکانی بەناو هەڵبژێردراوە لە مەجلیسی شۆڕای ئیسلامی و بگرێت تا سەرۆک کۆمار مەجلیسی شارەزایانی ڕێبەری و تەنانەت شۆڕاکانیش دامەزراوە گەلێکی نمایشی و بێدەسەڵاتن کە تەنیا بە دەستور و بڕیاری ڕێبەری ڕژیم و ئەو کەسانی کە لەلایەن ڕێبەرەوە دەستنیشانکراون دەتوانن ئەرکەکانی خۆیان بەجێبهێنن تەرکیزی دروشمەکانی خەڵک لە سەرجەم ڕاپەڕینە شۆڕژگێڕانەکانی ساڵەکانی 1970 1970 96 97 98 و 1401دا جەختیان لەسەر ئەم خاڵە کردوێتەوە دروشمەکانی وەک مەرگ بۆ ئەسلی وەلایەتی فەقی یان مەرگ بۆ دیکتاتۆر و مەرگ بۆ خامنەی ئەم ڕاستیە بە تەواوی دەسەلمێنن واقعیت ئەوەیە کە سەرڕۆیی وەلایی درێژەی هەمان سەرڕۆیی سەڵتەنەتی 2500 ساڵەی لە فۆرم و شێوازێکی بێبەزەیانەتر و
وحشیانەتر وە دواکەوتوانەتردا کە خەڵکی ئێران لە شۆڕشی مەشروتەوە تا شۆڕشی ڕێبەندان و هەتا ئێستاش هەوڵیان داوە خۆیان لە دەستی ڕزگار بکەن و مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان بەدەستەوە بکرن. نابێ و ڕاستیەش لەبیر بکەین کە بەڕووخانی دەسەڵاتی ستەمکارانەی سەڵتەنەتی لە ڕێبەندانی 57 خەڵکی ئێران گرفتاری دەستی ستەمکارێکی فاشیستی بوون کە بەرگی ئاینی پۆشیوە و بە کۆکردنەوەی جەماوەرێکی نائاگا لە دەوری خۆی سەرجەم مافەکانی خەڵکی پێشێل کردووە. شۆڕشی ئەمڕۆی خەڵکی ئێران لە دژی فاشیزمی ئاینی کە لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینادا گەیشتە لووتکە هەوڵێکە لە ناخی کۆمەلگاوە بۆ دەستەبەرکردنی مافی دەسەڵاتدارێتی خۆی. ڕوونەکە ئەم ئامانجە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە بەدینایەت بەبێ لە کارخستنی دام و دەستگا سەرکوتگرەکان و لە کارخستنی پێکهاتەی بۆرۆکراتیکی دەوڵەتی لە ڕێگەی نافەرمانیە بەربڵاوە مەدەنیەکان و ناڕزایەتی جەماوەری مانگرتنە کرێکاریەکان و هەروەها ڕووخاندنی دەسەڵاتی مطلقی وەلایەتی فەقیە لە ڕێگەی شۆڕشێکی جەماوەریەوە ناتوانرێت ڕێگای شکڵگرتنی دموکراسی و پێکهاتنی ئۆرگانەکانی دەسەڵاتی زۆرینەی ڕەهای کۆمەلگا خۆش بکرێت. کۆمەلگای ئەمڕۆی ئێران نەک ڕێگای چاکسازی لە ڕێگای یاسای بنەڕەتی ئێستاوە وەک ئەوەی کە ڕفۆرمخوازەکان لە ڕابردوودا خەیاڵیان دەکرد، بەڵکو ڕێگای شۆڕشی جەماوەری گرتوتە بەر. ئۆرگانەکانی دەسەڵاتی جەماوەری دەبێت لەسەر وێرانەکانی پێکهاتەی فاشیزمی ئاینی بنیات بنرێت. سێهەم، لە ئێرانی ئەمڕۆدا دوو هێز بە تەواوی لە بەرامبەر یەکتردا سەنگەریان گرتووە. لەلایەکەوە دەسەڵاتی پاڵێوراوە یەکدەست و لەلایەکی دیکەشەوە جەماوەری ڕاپەڕی. دەسەڵاتدارەتی ئێستا کە لەلایەن فاشیستترین باڵی حکوومەتی ئیسلامیەوە سەرۆکایەتی دەکرێت، نەباوەڕی بە مافی خەڵکەیە و نەتەنانەت بە یاسا بنەڕەتیەکانی خودی ئەم ڕژیمەش پابەند دەبێ و نەهەوڵ دەدات وا خۆی نیشان بدات کە گۆیا یاسا و ڕێساکانی خۆی پەیڕەو دەکات. ئەوان بە شێوەیەکی زۆر ڕوون و سەرڕۆیانە و بە ئاشکرا دانەوێت دەست بەسەر هەموو ئەو ئۆرگان و دامەزراوانەدا بگرن کە بەناو لەسەر بنەمای یاسای بنەڕەتی هەڵبژێردراون. ئەم پرۆسەیە بەکردەوە دەرهێنانی هەرچی زیاتری کودتایەکی ئاشکرایە، تەنانەت لە ناو نزیکەکانی سەر بە ڕژیمیشدا. بەڵام کۆنترۆڵکردن و دەست بەسەر داگرتنی دامەزراوە سیاسیەکان تاکە ئامانجی ئەم هارترین باڵە فاشیستەی دەسەڵات نییە، بەڵکو کۆنترۆڵکردن و دەست بەسەرداگرتنی سەرجەم کەرتە ئابوووریەکانیش ئامانجێکە کە زۆر بە ئاشکرا کاری وەکراوە. جگە لەوەش بەرتەسکردنەوەی مەودای چالاکیەکانی کەرتی تایبەت و خستنەژێر کۆنترۆڵ و پەروەندەسازی بۆ پلاتفۆرمە تایبەتەکانیش کەوتۆتە دەستوری کاری ئەم باڵەوە. زاڵبوون بەسەر بواری ڕۆشنبیری و هونەریشدا یەکێکی دیکە لەو پرسانەیە کە ئەم ڕەوتە گرتوویەتە بەر. هارترین باڵی فاشیستی دەسەڵات بە دوورخستنەوەی سەرجەم ڕکابەرەکانی ناو حکوومەت بە دەست بەسەرداگرتنی دامەزراوە سەربازی و ئەمنیەکان و کۆنترۆڵکردنی دامەزراوە بەناو هەڵبژێردراوەکان، دەست بەسەرداگرتنی کەرتە ئابووریە جۆراوجۆرەکان و بە خۆمانەکردنی ئابووری وڵات و کۆنترۆڵکردنی فەرهەنگ و هونەر هەوڵ دەدات بۆ پێشگرتن لە ئەگەرەکانی داهاتوو و جێگرەوەی خامنەی پایەکانی دەسەڵاتەکەی پتەوتر بکات. بۆ ڕێگریکردن لە هەر چەشنە ناڕزایەتیەکیش بەو پەڕی تند و تیژی و وەحشیگەریەوە سەرکوتی سەرجەم ژنانی ئازادی خواست، هەڵسوڕاوانی کرێکاری، مەدەنی، سنفی، چالاکانی فەرهەنگی و هونەری و هەروەها داکۆکیکارانی مافەنەتەوەیەکان، ژینگە پارێزان و ڕۆژنامەنووسان بەڕێوە دەبات. لە کەش و هەوایەکی لەم شێوەیەدایە کە گاڵتەجاری هەڵبژاردننی 12هەمین خوڵی مەجلسی شوڕای ئیسلامی و مەجلسی شارەزایان واتە خۆبرگان لە کەشی بێبایەخی تەواو وە گرنگی پێنەدانی خەڵکدا خراوەتە دەستوری کاری حکوومەتەوە. خاڵی چوارم ئەڵێت ئەم ئاڵ و گۆڕە سیاسی، ئابووری و فەرهەنگیانە لە چاوی وردبینی خەڵک شاراوەنی. بێبایەخی و گرنگی پێنەدانی ئاشکرای خەڵک بە هەڵبژاردنەکانی داهاتوو ئاماژەیە بۆ ئاستی بەرزی وشیاری جەماوەر. خەڵکی ئێران ڕێگای خۆیان هەڵبژاردووە. ئەوان بە شێوازی جۆراوجۆر و ڕاشکاوانە نای خۆیان بە گوێی دەسەڵاتداران و کەسانی ساویلکە و خۆشباوەڕ گەیاندووە. خەڵکی وشیاری ئێران لە ئاخێزی شۆڕشێڕانەی ژینادا ڕێگای خۆیان بە دروستی دیاری کردووە و بەو پەڕی ئیرادە و وردبینیەوە بەو ئاراستەیەدا بەرەو پێشەوە هەنگاو دەنێت. بایکۆتی هەڵبژاردننی گاڵتەجارانی کە پێشوەختە ئاکامەکەی دیاری کراوە لەلایەن خەڵکەوە زۆر ڕاشکاوانە بەڕێوە چوو.
کۆمەڵگەی ئێران ساڵانێکە ڕژیمی ئیسلامیان تێپەڕاندووە و هیچ ئومێدێکیان پێنەماوە. ئێستا خەڵک بیر لە دواڕۆژی ڕوخاندنی ئەم دەسەڵاتە گەندەڵ، سەرکوتگەر، کاولکار و دژە خەڵکی و کۆنەپەرستە دەکەنەوە. بیر لە بنیاتنانی کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و بە دوور لە هەر شەشنەستەم و چەوسانەوە و هەڵاواردنێکی ئاینی، جەندەری و ڕەگەزی دەکەنەوە کە تێیدا ئازادی بێشەرت و مەرجی سیاسی بوونی هەبێت هەر کەسێک بتوانێت بە ئازادی بانگەشە بۆ بیر و باوەڕەکانی خۆی بکات و ڕاو بۆ چوونی نارەکانیشی ببیستێت. دام و دەستگاکانی دەوڵەت بەرگریکار و پشتیوانی هیچ ئاینێک نەبن و ئاینی فەرمی هەڵبۆشێنرێتەوە. خەڵک ئازاد بن لەوەی کە خۆیان ڕێک بخەن. یەکێتی، ئەنجومەن و ڕێکخراوی سنفی، سیاسی، ئەدەبی و ڕۆشنبیری و ئاینی خۆیان هەبێت و کەس ڕێگری لە چالاکیەکانیان نەکات. گەرانتیکردنی ئەو جۆرە ئازادیە بێشەرت و مەرجانە پێویستی بە هەلومەرجی دیموکراتیکەیە. لەمڕۆوە جەختکردنەوە لەسەر دیموکراسی واتە جەختکردنەوە لەسەر مافی جەماوەر بۆ دامەزراندن و گۆڕینی نظام بە دەنگی ڕاستەوخۆ و نەهێنی و سەرتاسەری هەموو خەڵک، جەختکردنەوە لەسەر مافی خەڵک بۆ داڕشتنی یاسایەکی بنەڕەتی نوێ کە بە دەنگی خەڵک پەسەند بکرێت. جەختکردنەوە لەسەر دیموکراسی واتە جەختکردنەوە لەسەر مافی خەڵک بۆ ڕێخستنی ئۆرگانەکانی دەسەڵات لە هەموو ئاستەکانی کۆمەلگادا، هەر لە گەڕک و قوتابخانە و شار و گوند و کارخانە و ئیدارەکانەوە بگرێت تا پارێزگا و سەرتاسەری وڵات. ئاشکرایە کە دیموکراسیەکی ئاوا بەربڵاو، قوڵ و بەشدارانە و گشتگیر بەبێ مافی شارۆمەندی یەکسان بۆ هەمووان دەستەبەر نابێت. بەرابەری مافی ژنان و پیاوان لە هەموو بوارەکاندا، نەهێشتنی هەر جۆرە جیاوازیەکی نەتەوەیی، ڕەگەزی، جنسی، جەندەری، ئاینی و فەرهەنگی و بە تایبەتی مافی نەتەوەستەم لێکراوەکان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان یەکێتی خۆبەخشانە یەکێکە لە بنەماسەرەکیەکانی دموکراسیەکی گشتگیر و بەشدارانە. سیستمێکی حکوومەتی لەم چەشنە ناتوانێت سەقامگیر و بەردەوام بمێنێتەوە تا بوارەکانی ئابووریش لەخۆ نەگرێت. بەبێ پەرەسەندنی دیموکراسی لە بواری ئابووری و سەر لە نوێ ڕێخستنەوەی ئابووری وڵات لەسەر بنەمای بەرژەوەندی زۆرینەی ڕەهای خەڵک ناتوانرێت بارودۆخی سەقامگیری دموکراسیەکی گشتگیر گەڕەنتی بکرێت. ئەم کۆمەڵە داواکاریەی جەماوەر ناکرێت لە سندوقەکانی دەنگدانی حکوومەتێکی فاشیستی کە لەلایەن باندە مافیاکانەوە بەڕێوە دەبردرێت چاوەڕوان بکرێت. هەر بۆیە بایکۆتی گاڵتەجارانەی هەڵبژارنەکان و هەڵبژاردننی ڕێبازی شۆڕشێکی جەماوەری پێویستیەکی مێژوویشە. هەروەک چۆن خەڵک لە شەقامەکاندا هاوار دەکەن نە سندوق نەدەنگدان بایکۆتی هەڵبژاردن، وەرن با فریوکاری هەڵبژاردنەکانی ڕژیمی فاشیستی پوچەڵ بکەینەوە و ئەم شانۆی هەڵبژاردنە گاڵتەجارانەیە بە تەواوی بایکۆت بکرێت. بڕۆخی ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێ شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دیموکراسی و سۆسیالیزم. ئەم هەڵسەنگاندنە لەلایەن حیزبی کۆمونیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەڕی ئێران ڕاهی کاریگەر بوو بۆنی بایکۆتکردنی هەڵبژاردنەکان. سپاس بۆ هاوڕانی ئۆتاق فەرمان. بەڵێ تاو ئێستا کە من لە خزمەتاندان بەو شارانی کە بەدەستمان گەشت بوو لە شاری مەهاباد، پیرانشار، سەقز، سنا، نەغەدا، ورمێ، دێهگولان، کەرەج، ساوە و خۆڕەماباد ئەمانە ئەکسمان بەدەست گەیشتووەوە داومانە بە هاوڕێیانمان لە بەشی مۆنتاژ کە لە درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵەدا حتمما پێشکەش بە بینەرانی ئازیزشی دەکەین. لێرەوە زۆر سپاسی ئەو ئازیزانە دەکەین کە پامەکانیان بۆ ناردین و ئاگاداری شارەکانیان کردینەوە، ئەکس و ڤیددیۆکانیان بۆ ناردین. سپاسی هەموو لایەکتان دەکەین. ماندوو نەبوونی لە هەموو خەڵکی شۆڕشگەڕی کوردستان دەکەین. سپاس بۆ ئەوەی کە جارێکی تر نایەکی محکەمتاندا بەم دەسەڵاتە سیاسی کە ئێستا لە سەرکارە دەسەڵاتێکی دیکتاتۆرە. سپاسی هەموو لایەکتان دەکەین. ماندوو نەبن. ئێمە لێرەدا بەرنامە ڕاستەوخۆکەمان تاوا دەبێت لە درێژەی بەرنامەی تلڤیزیۆنی کۆمەڵەدا دووبارە ئەم ڤیددیۆکان بڵاو دەکرێتەوە سەعات 8 بە کاتی باشوور و 8:30 بە کاتی ڕۆژهەڵات دووبارە ڕاستەوخۆ دێمەوە خزمەتتان. ئێوەی ئازیزیش دەتوانن لەم فاسلەیەدا هەرچی گزارش و هەواڵ بوو بینێرن بۆمان و ئێمەش دووبارە شەو لێرە پێشکەش بە بینەرانی ئازیزی دەکەین و ئاگادارتان دەکەینەوە. هەر بژین بە شادی و فێڵەن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.